بنرميك وبشرمك جواب مداوى وانتي بابيض ظلم باتوش بزاني لبر عشقي محمد سورة الرقم بدل صلوات بدي داري محمد لبالدي سحر برسي براكم برا خوش دنقك واقر نواكم لبرجي هالقران نغمي بياني وتبا بيض بظلم درد الدواكم وتبا بيض بظلم درد الدواكم لبر عشقي محمد قرمداقم بدل صوت بدي داري محمد دمي هيتو دمي جوال هيلي هلالي يا جوار دايبوش ياوي وتبيجم نبيجي هرزويلي وتبيجم نبيجي هرزويلي كمن عبد لك عشقي رسولم بدل صواد بالروخ صاري محمد اخوار برسيم شكدنا بيلك كارد لسير وهتنوجوني جرب جارد اسوتي توك نور الدايلك يوان ودي شاعر بقاني تاقيارد اسوتي توك نور الدايلك يوان ودي شاعر بقياني تاقيارين كسو داوم لتاوي فخري عالم بدن صلوات بدي داري محمد لقل برسيم لبرجي زور جواني برنقي صورة وشادماني بنرميك وبشرمك جواب مداوى وتبا بيد بلم باتوش بزاني لبر عشقي محمد سورة رقم بدل صلوات بدي داري محمد چاغي وبخير بهن كوي دربن هقل جمعة شف بيان روج به لكردستاني بالدروي كردستاني بهبيدارن قو خوي تعالى روجيه جماع وجوا قبول بك انا خاصم قو شفي قدرين شفي نحري بيروزن در رمضان دي دنقل دنياي بساعة خوش به زور سپاس بريم اري والله دستو هالساعة من ربي بيجمان بيجاري بانو برات دست خوش بكاك بيام براستي
زۆر تایبەت بوو کە پێش والله. کردین مناجاتێکی زۆر تایبەت بوو دووبارە سڵاوتان لەبێت لە بەرنامەیەکی دیکەی پارشیف لەگەڵتانین ئەم شەویش بڕگەی زۆر تایبەتمان بۆ ئامادەکردوون و پێمان خۆشە ئەو بڕگانی کە لایەنی شەرعی و لایەنی دینی زیاترە دکتۆر خۆی باسییان بکات سڵاوتان لێبێ یەکێک لەو بابەتانەی کە هەمیشە جێی گرنگی پێدانی مسلمانانە و بە تایبەتتر لە ڕەمەزاندا بابەتی خێرکردنە بەخشینە اینجا زۆر دەر قسە لەسەرەوە دەکرێت ئێمە ڕۆشنبیری خێرکردنمان هەڵبەت باسی ڕۆشنبیری شەرعی دەکەین چەند لە فەلسفە و حکمەتی خێر تێگەیشتون لە ئیسلامدا و ئایا ئەولەویەت و لە پێشینەیی لە بۆ خێر لە ئیسلامدا چییە بە تایبەتتر ئایا خەڵک عمرە بکە بۆ نمونە زۆر زۆر خێرە یان کەسێک کە هەژار و نەدارە هاوکاری ئەو هەژار و نەدارە بکرێت سڵاو بکە سڵاو ڕێز بۆ هەموو لایەکتان ئینشاءالله کە هەموو کاتێکتان بەخۆشی بێ بە سەلامەتی بێ بە تەندروستی بێ لەگەڵ ئائیلەی بەڕێزتان سڵاو لە هەموو جیهان سڵاو لە هەر چوار پارچەی کوردستان ئینشاءالله کە هەموو کاتێکتان بەخۆشی و بە سەلامەتی بێ ئینشاءالله لە خزمەتانی آمین یا ربی شو ئەمێ ئاگادار بکەن گۆ ئیرۆ شەبا پاشیە گۆ مناجاتی قبول کردن 5 کەس وەرگرتن ئەوەی حەری ئەوەی داوی نەس باوەڕ دەکەن ژێ پێ ئەم نەما وەردەگرن و ئەم شەو ئەخیریان هەتا 27 نا 27م ئەم شەو ئاخر ڤیدیۆ هاتووە لە سبەی شەوە ئەنجامەکان ڕادەکەین ئەم شەو ئاخیرە ئیتر هیچ ڤیدیۆیەک لەگەڵ جیمی قسەکە دەکەین و ئێکا پێیان ئەم چێ نابێ ئینشاءالله فلان دەرکەوێت ئیتر دوای ئەوە کاتی ئەوەیە کە دەنگ بدەن بە ئەو کەسانەی ئەچنە فیناڵەوە ئەم ڕادگەین بۆ فینال جا بەڵێ بێگومان جەبڕەکانمان دەست پێ دەکەین لە شاری دهۆکەوە دەست پێ دەکەین میوانێکمان هەیە بەڕێوبەری دارستان و پاوانی دهۆک بەڕێزکاوە سەبڕی میوانی ئێمەیە و زۆر بە خێرهاتنی دەکەین زۆر بەخێراتی سەرچاوەێکی بخێرێ زۆر بەخێراتی بەخێر بێ بەخێر باشە ئێستا بارودۆخی دارستان و پاڵەنەکانی دهۆک چۆنە بە تایبەت کە دەبینین ئۆپەراسۆنی سەربازی تورکیا هەیە لە جیپاکەکە لەو ناوچانە ڕۆژانە بۆردمان و تۆباران دەکرێت بەداخەوە ئەتوانی پێمان بڵێ چ زیانێکی بە دارستانەکانی دهۆک گەیاندوو بە شێوەیەکی گشتی پێشەکە سپۆسیاوەت کەم بوو بێ دەرفەتێ ڕاستی بەداخەوە ضرر و زیانێک و gelek amazin daristanê ketiye ev bordûman û ev şerê PKK û Tirkiye çêbû li devera me taybet ev şerel deverekê çêbû hemî daristan e zorbeyî zûra daristana parêzgeha Dûkil ev şerîta hidûdî ye yanî nisbet 5 sadê pitir 5 sadê ji wê deverê ye û hemî darêt kevnarin جیوان 10 سالی حتی 100 سالی پتره هر وقتی که زیان و ضرر ویب کویتن بداخوا ام زحمت بزوری توا کی بریم قەبارەی زیانەکان سی دەکاوە قەبارەکە دەزانین ساڵی پارچەم بۆ ئەو ساڵ چەندە تا ئێستا بەری بهم من جورانه مناقشه گل برادرکی که ام نشین یعنی تقدیر که این چند ضرر و زیان جبرکو سامان دارستان سامانه که گشتیه و نهایت دیار کردن یعنی هم چند تقدیر دانین کمه هندی دانین کمه یعنی میلیارات دینار کمه هندی بهی باش ئەوە پارە بەڵام ئەیگەر باسی زەوی و دار بکەین ینی بۆ نمونە چەند هکتار زەوی یان چەند دار ئەوە تەقدیر کراوە تقریبی پار ساڵ وەختێ ئەف بردمان و ئەف شەڕە پەیدا بووی بۆ بینە PKK و ترکیە تقريبا بحدود 18 حتى 20 هزار دونامت عادي اوي شريطه حدود الزاخو بقرا حتى تجهيت دبره عمليه زيان وضرر جالك مازن بك هتينن ما بحسابك يعني تقديري محسوب كهد دونامك نزيكي 45 مليون حتى 5 مليون دينار بس ضرر داري أوي بيت السلطان كاتيا بجلي جينجا هاو منطقة بجلي جينجا دارستاني يعني نهاية حساب يعني بداخل عم جالك دلجراني في شريط والمنطقة ما تتجرن وما كاوي ياخد نقدنا بيتن
تەخمین دەکەن چەند دۆنم بێ کۆی گشتی ئەوانەی ئەو زەویەی کە زیانی بەرکەوتووە لە ئەنجامی ئەو ئۆپەراسیۆن و ئەو شەڕانە يعني بيجمع پتری 20,000 دونمت عادي بەس لە پارێزگای دەهۆ بس لو شريطي حدودي باش مامۆستا شخوا ساڵی ڕابردوو ساڵی دەرباس بووی لەشکری تورکیە گەلک ڕێڤەکردن ji بۆ بگەێنێ گەلک داژی بڕین داری مەزم و بتەمەەن بووژی بەدگوستن ترکیە بەرکیش بۆ تیجارەتێت کرد بێ کارت کرد ئیسال ژیولۆکردن حتى انك او ديار ما نزيتك ما اقدر ناكي بارسال هبو يعني باش پار زیانەوان چ قۆسی بودارێ گو هاتن بڕین قالك بيجمع 20 اول تكرار موجود يعني هل وين منطقه في شريط حدودي تكرار 20,000 دونمت عادي ضرر وزيانه قالك معظم فيك يعني هەر دوو لەمە کێم زێدە چەند دارتکەوێ او منطقه يعني ما سجلي دارستان بين دارستاني كرو نيوي كرو متفرقه اغلبيه منطقه او شريط حدوديه كرا يعني صد حتى صدوا 20 دار نودانا جيوان 10 صاليه حتى صد صاليه بتر نودانا يعني جوره وجور دار بارا بتر نسبه هر زور داري بريا وماضيه وداري دي هيا وك كازان هيا وك هفرست هيا وك جيش قالك جوري دي دارنا و سبارات اوجي يعني سر او جو او تشتهي تشتدي برهم دي جهني دارستاني زور برهمه يعني او خلقي ودا برهمي محروم بويا استا وقتي بهاره نشم چلا نوف قدقية نشم بچ ناتوانن لەبەرەوەی هەمووی سوتاوە بله باش ئەی سەبارەت بە پاوان پاوانی ئەوێ پوش و زور پاوان پاوان اوجي ئەی زەوێ کشت و کاڵەکان ئەوان اوانجي زرافك هاتيه ئامارێکی ئەوانت لایە کە چۆن والله يدشتو كالينا والله بس او باوان يعني بحدود بارسال نزيكي 1200 دونمي باوانجي الصوت يعني او تاثير لمر مال عالم كي يعني جروان كيم بويا يعني والله او برز يعني لسر ابوري چەند تأثيري هيا تأثيره قالك موجوده يعني نشي تقدير كي او دارستان يعني يكي جينجي تواوا يعني جياني تواوا اذا هي مثلا دار هيا طير هيا جانور هيا كيفي يعني جانوري كيفي استفاده جت يعني خلق مرو مال خوبت ناف استفاده بنيتن خالد او جاي او بيت خارن استفاده بنيتن او داره مثلا استعمال جيبو پیش‌سازی استعمال که بو گرم کردن استعمال گلک یعنی مفاهمه دارستانی بعد داخل یعنی حتی جینگه تک چه که آخ و آف و تکرار همی تک چه باشە چەند ساڵێکە ئەم بەداخەوە ینی ئەم بابەتە بەردەوامە ئێستاش هەر بەردەوامە ئێستا کام ناوچە بە وردی منطقە خەڵکەکان ناتوانن بچنەوە سەر ڕز و باغیان بچن کاری کشتتوکاڵی بکەن بە وردی ناوچەکانمان پێ بڵێ دارستانەکان ناوچەی مثلا دەڤەری نێروە ڕێکۆن ئەوە چەند ساڵ ینی ئەوە بێ محەڕەم منطقەی نهێلی پشتیۆی مەتینە ئەوە منطقە ئەوژی محەڕەمە برواري بالا توزك او شريط حدودي او جي محرمه بس منطقه نيرواري كان بشتات متيني منطقه كامي زياتر لو ناوتانا زرر من بوا برزك يعني شون يعني كيشوان منطقه زيدتر ضرر وكتيا والله هاي الشريط الحدودي لا زاخو بقرا حتى اوميديا همي ضرر وكتيا برز أمين برزياركم هي أو دارستانك جناب الدفرمي قدقية بله وقتك دسوتي يعني أو دار كان دسوتين شون ديكو جين النوعي هو والله أوي مين تبى هر وقت دسوتي دسوتي ما دسوتها ودك جيتها يعني كزنا رواتن مثلا والله أجر مجال هبيتن يعني مثلا اللجنة الأمنية هبيتن مثلا ريك بدن خلقي منطقة شن فد مرينن يعني بس سبوسي خلقي يعني زور أصلك باش يعني چند ون مرینن وک پارزگاه دو که جی همی امید خوبه آسان کاریا بوم پیدات کن ام چه تشتی طلب کن بوم پیدات کن
شو له خوب كي باشە بێژگەلەوە بەهۆی کارەساتی سروشتیشەوە ئاگەر ڕوودەدا لە بله پارکە بینیمان زۆر دارستان سوتا لە ناوچەی دهۆکە ئەو ناوچەیانە ئاماریەوانت لایە کە جگەرە ناوچە قەدەخە کراوەکان لە ناوچەکانی دیکە چەند زیان بە دارستانەکانی دهۆک گەیشتووە یان زیاتر لەکوێ بووە بله اوي بجلي اوي سنوري منطقة هي يعني نزيكي كمالجها نزيكي باجر وشار وشارشكان اوي ضرر بيت كبير ئەتوای ناوەکانیمان پێ بڵی کوێ يعني دهوك وبار صال لزاويته بداخل يعني منطقة كي زور هي دارستانه كي كفنا همي كاج زاويته بيغوت يعني 1600 دونم من عدي الوريجي صوتن بارصال هەمووی سوت عادي والله 1600 دونم زور بداخل ئەفساڵ ژی مەترسی هەیە سەروان والله مدرسة سپاسیوه يعني بارزير دوكي هر سال بودجه مد ترخان كي أصلاجي إن شاء الله أم بيجني هيلت آجر يعني خطوط نار كان كمتر زيان فيت كبيتن وما يعني جورة عمليات جديدة أبدا هر ناحية كي جورة عمليات همي جهة بيواني دار و خو بخش جهانتين هادي كاريومات كان بو آجر بمنان وتیمێ تایبەت هەنا مثلەن هەکەر جهەکی وەسا ئاگر کرد بله برگیری شهرستانی هيا بله، بله. پلیسی دارستان هيا زی پارستان جینگه هيا دامو دزگت حکومی همی بس سپاس پێداویستی بە تایبەت هەگەر شوێنەکە زەحمەت بی گەیشتن پێی والله بەفرۆکە یان بفروكا پێداویستی هەیە بەردەستە وەکو پێویست بە تایبەتر ئەگەر لە یەک کات لە دووسێ ناوچە نا والله نا والله بله، كيما بله. كيما يعني دخوز ما هو يعني أميرت پێداویستەکان چین ئامیرەکان پێداویستەکان دەتوانی پێمان بڵێ أري والله أو هيا بيجي موتورة هوا يعني بهواي فان مينن أو باشا هيا هكر هليكوبتر تايبت هنا بو أجر فمنده أو جي باشا هبن ئەو چەند ینی نرخێوان مەسەلەن چەندە چەند والله. کولفە میزانیە پێت بێت جنانه يعني هليكوبتر أو تشتكي طبي حكمته لازمة هيئة وەداوا نەکریە ڕسمی بشێکل رسمي حتى نكهنها تشتكي لازمة عندك جهتين أخو حتى حبيت جي عندك منطقتها منشيت مكهيته بەڕێز ئەیسا جنابەت فەرمووی 1600 دونم دار سوتا درسنا دێ ئەگەر ئەو ساڵیش 1600 دونم بسووتێت هیچ دیکە نامین چی ئەکەن بۆ ئەوەی چی ئەەکەن بۆ کە داری نوێ بچنن چ پرۆژێکتان هەیە أفصل أو جي أجر بربيه وقت ريفابريو ما ريفابريو درسون بون ما أو منطقة أغلبها چانده يعني دوباره ما چانده 3600 داری کاش نفسی أي کاجی زاویه لا أو منطقة ما چانده ما ئەو چەند ساڵ پێت بێت هەتا یعنی وەساڵێتی قلق یعنی عمري هندك دورة نزيكي بينجي 6 سال بو ای سال شو فان صالح هشكا صاليجي هي بله. روش شاوي روش دارا وهشكا صاليه شاوي حتى نكب باشا بس هكر هو صاب بردهم مينيدن سال بو سالي ضرر بده كبير باشە ئەجا کاتی سەیرانە خەڵکە چێ بۆ دارستان و بله ئەچێ بۆ سەیران ئێوە ئەتانەوێت چی بە خەڵک بڵێن بۆی کە بە تایبەت بتوانن پارێزگای لە دارستان بکەن ئێوە هیچ شوێنێکتان قەدەغا کردووە یان ئێوە بەس ڕێنماییتان بۆ بۆیان هەیە رينما عندك جهة ام تايبد مندي اخويا ام بيجنا في جهة باريزين يعني ناتشنا نودا افصاله سباسي يعني ما برنامج که بود قال ریوبریا پرورده پاريزيا دوكه ما فردید مزانی اگر ام دست پی بکن زاروکا یت بنرد و آنها ما هر قطب خانه که چند دارک چندنو اندک رنما مدانه بو گرنگی ها دارستانه و پارستان دارستانه چوانی ها سر در یدگلوانه اندک رنما مدانه قطبی ها او قطبی بنمال باشتر یعنی احتمال هر قطبی کشتن عائله که دا پتر اوانه ویدیا بربلاف کرد. سپاس بو جنابت زۆر سپاس کە میوانی ئێمە بوویت زۆر بەخێر هاتی قوربانگە سپاس سەرجان زۆر بەخێر هاتی بێت. قوربانگە زۆر بەخێر هاتی
خب ئیسا وابزان پێشبڕکەیە پێشبڕکەیە کاتی پێشبڕکەیە کاتی پێشبڕکەیە جناب دەڵێ من بڵێ تۆ بڵێ نا بەخوا جناب دەڵێ باش. جای ئەوڵ جناب دڵێ باس لە پێنج بەشداربووی ئەم شەوەکەین کە ڤیدۆکانیان بۆ ڕوودا ناردووە بەشدار بوو یەکەم لە هەولێرەوەیە کەریم فەرهاد کە مناجاتێکی بۆ ناردوین بۆ ئەوەی بزانین دەنگی سلام لە کاک کەریم و خەڵکی بە شەرەفی هەولێر کیسەی من لە هەولێری ما هەژاری قاپی تۆمە بێتەوە ناو زەلیل رووسیا و شەرمەزارم من لە مایدانەی خەلیل چاوە نووری ڕەحمی تۆمە بۆم بنێری یەک دەلیل گەر لە لای خوا بۆم بپاڕێ تا عەفو بکە خوای جەلیل شاهی شاها سەروەری خۆم یا ڕەسوول ئەڵڵا دەخیل شاهی شاها سەروەری خۆم یا حەبیب ئەڵڵا دەخیل چیم لە حوبی داری دنیا تا سەلاواتم هەبی بێدەگ نابم مەی برایان تا هەواری ویم هەبی ڕوو ڕەشا ئەو کەس کە چاوی حەزرەتی ئیلاهیز دەبی دەک خەزالت بێ ئەوای مەولودی تۆی پێڕاز نەبی شاهی شاها سەروەری خۆم یا ڕەسوول ئەڵڵا دەخیل شاهی شاها سەروەری خۆم یا حەبیب ئەڵڵا دەخیل چۆن بوو خۆی نەکەی دەست خۆش کا کەریم بەڵام ئەگەر ئینشاءالله دەنگت هێنا هاتی بۆ فینال ئەمن زۆر زۆر ئەبێ بە کوالیتی بەرسەر ئینشاءالله بۆمان ئاهەنگێکی باش سرودێکی باش گوناجاتێکی باش بۆم بەڕێک ئەوژی باش بوو ئەویش باش بوو ناڵم بە کوالیتێکی بەرسەر ئینشاءالله باشە باسی فینال دەکا ئێستا بەشداربێکی یان دوو بەشداربووی ترمان هەن ڕەزوان مەغدید و محەممەد جەلال بۆ یەکەم جارە لە دەڤەری سیدەکانی خۆشەویست بەشداری دەکەن لەگەڵمان با بزانین وەکەوەی کە پەیام بەردەوام دەڵێ بزانین چیتان سڵام کاکە ڕەزوان مەغدید و کاکە محەممەد جەلال كاك صفخاني بالرز ما شاء الله بدفع تكي ابجر بيجن بدفع تكي اللي تخنا شويه قلت خن تكيانينا نو مش كريبار هبي دار نقول بسر كفن شخوا سرباز توفيق او جيش خلكي هولي ريمل دنجي جهدار دي كاك سربازي بالرز طبيبي يا رسول الله طبيبي يا حبيب الله محمد نور عرش الله حبيبي خير خلق الله يا رسول الله يا شيماء دينا يا شيماء دينا هكذا عشقتا دلي مشجنا دلي مشجنا بتمام دينا بوستم بابا بوستم بابا أرزابا بعدست رسول الله رسول الله اینجا بەشداربوویەکی دیکەمان هەیە بەڵێ لە ڕۆژهەڵاتی کوردستانەوەیە لە شاری مەریوانەوەیە هادی کەمالاکی کاکە هادی کەمالاتی و بنەماڵەی بەڕێزی و مەریوان و هەموو خەڵکی بە شەرەفی کوردستان اینجا ببینی بزانین چیت کردووە کاک کەمال نا کاک هادی هادی کاک هادی کەمالاکی
لالين وشن لاي 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 ولا يدو السواد لاي 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 الله مدد الله مدد الله مدد الله مدد يا رسول الله نزل يا رسول الله نزل يا رسول الله نزل يا رسول الله نزل وش بيدوي درجان ما شون بيكوني درمان ما وش بيدوي درجان ما شون بيكوني درمان ما ايدين ماني مان مان اي مرقا والبار مان ايدين ماني مان مان اي مرقا والبار مان ودیسان لە شارە جوانەکەی مەریوانەوە کاک عەبدوڵڵا ڕۆستەمی بۆمان بەڕێ کردووە ئینشاءالله بزانم کاک عەبدوڵڵای ڕۆستەمی چی ماوەما کردووە کاک عەبدوڵڵای ماپێک و بەڕێ بینەری سڵاو لە بی. جنابت و لە بنامەڵەی بەڕێزت براگیان ربيع غرقي رمني يا بن بحزور بدواي دردي قرام شاوريتهم هر لدوار سربر وجور دس بدعاء شرم زاوري يزدايون أخوام دەی کاکە سەفقانی بەڕێز چیمان بۆ خوێنی من تشتێک حاضر کردیێ بەس نەمانگریانی ناوی مەقام نەوێ منە بێ دەڵێ چێ نانە مەقام نەمەقام دکتۆر بەڵێ دەڵێ بناری فرقەتێ سوهتم ji ferqê ser heta pêda xedenga xefletê nuhtim ji ber qalami'a têda ئەزانی تەرجمەشیکەی ئەمە کیە تەرجمەیکە bi arî فرقەتê سوتم کاکە نیکیە ئەمە ji ser heta pê کاکە چی شعرێکە مەڵای جزیریە مەلای جزیری لە بیرم چوو ببەخشی xedenga xefletê nuhtim xefletê oxtayê kulo kelyekî dinarê tîr ji çavtên ji ber qalami'a têda dibê xelas kirin ماڵدا ئەو چاوەی ئەو چاوەی بناری فرقت صوتك جفرق سر حطا پیدا خدنگا غفلتنوتك جبر قالا خدنگا غفلترادا دلي أو غفلتلدت دبجت قال جبل بتو بكربت وين تقافدا
نبي من ضاغ كيلينا حكي فرقات ندي هجران نبي من ضاغ كيلينا جبر دربي ده هجراني فراق روح وجن كده جبر دربي ده هجراني فراق روح وجن كده غوبي دردي ما برسمح نتعشقي چزانن بي خبر جانا دلي داغو كسرت داغ كسي محنات ندي فرقات بخاري جر عيا هجري قريه وانتي بحالي من دبي هجران خوش دنگ لدنیای بید صفقان دستان خوش بی گروپی دستان خوش بی کار صفقان براستی زور تایبت براستی زور تایبت بکن باش بو زور جوان گلکی باش بو کاریگری هبو لسر بابتی عاشقی ملک ملای جزیری حسيت بتذكر بخود والله انا خاصم ازبان رجاولو هنكي رجاوي كردستاني هاتمه ففرقت شي بويد نافمو مالباتي وزاروكا وامني بتشوكش جاري او دبين افرتنا افجينا بجمر صورتي دقرو دشيني جاولو استحسن فرقت شي بويد ده ان شاء الله ونك اري والله كشتي ججني ما دبين ان شاء الله سلامي بجبو مالباتي قش يعني بجبو سلامتي يعني سلام حدي من دار كان بوي هي حكي فراقك وهي هي مش فراقه اي مانجي كان يبيني كاكا خو منيش خو من دوس عادي منيش مانجي كاكا والله ده لا بيامي سر باشا باسی پەیاممان کرد و باسی ڕۆژهەڵاتی کوردستانیش دەکەین و هەر لەوێ دەمینەینەوە لەوێ میوانەیەکمان هەیە کە مامۆستا محەممەد تاهر ئەحمەد زادا نووسەر و مامۆستای ئاینی و هەروەها ئیمامی مزگەوتی سونەکان بووە کاتی خۆی لە شاری تاران پایتەختی کۆماری ئیسلامی ئێران ئێمە پەیام گفتوگۆی لەگەڵ دەکەین لەبارەی ڕەوشی ئاینی و ئایا ڕەمەزان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەتتر بۆ سونە مەزهبەکان چۆن بەڕێوەچوو گەرم و گوڕی ڕەمەزان لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆنە و لەگەڵەوە باسی کۆمەڵک بابەتی پەیوەست بە گروپە ئیسلامیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەین اینجا وەکو خۆت سڵاوی لێ بکە سەڵام و ڕێز مامۆستا گیان وعليكم السلام ورحمة الله دوست برادري برز خوشتويستم كاك پەیامی عزیزی قوربان گیان ئێمە وا بزانم تقریبا 22 ساڵ ئێمە یەکترین وەک بەرادەرین پێکەوە 22 ساڵە عمري ان شاء الله حسكرنا زيد بس بسم الله الرحمن الرحيم الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده اللهم صل على سيدنا تقال ريزو صلاة حرمتي تايبتي لأروميو تا هاولير خوشويست بو همو مجري بريزكان وميوان عزيزكانيان وهمو
ئەندامانی زۆر خۆشەویست و بەڕێز و مەسئولە بەرپرسەکانی شەبەکەی زۆر بە نرخی ڕووداوە گەلی حەرێم و تەواوی بینەر و بیسەرەکان لە هەر کوێی جیهان هەن هیوادارم لە هەموو کات و ساتی ژیاندا سەرکەوتو و سەربەرز و بەختەوەر بن. ئەس خزمەتەوە جنابی مامۆستای بەڕێز ئێمە حەزەکەم لە مانگی مبارەکی ڕەمەزانی حەزەکەم لە حاڵ و حەوای مزگەوتەکانی ئورومیە و لە بۆمان باس بکەی چۆن بووە نوێژی تەراویح چۆن بووە حەزەکەم لە حاڵ و حەوای ڕەمەزان بۆمان باس بکەی. بەڵێ ئەلحەمدولێ لە دوای کۆرۆناکە یعنی مەبەست مای لە دوای کۆرۆناکە. بەڵێ مانگی خێر و بەرەکەت و ئیحسانە هەروەها کە ڕەب العالەمین دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. هەروەها کە ئاگادارن ڕۆژوو عیبادەتێکی بین الئەدیانیە لە هەموو ئەدیانەکانی پێشووشدا هەبووە و حرامی خدای هەمیشە حرامە ئەمما بۆ ممارسەت و تەمرین ڕەب العالەمین دە و کاتەیدا حەڵاڵەکەشی لە طلوعی صادق و تا مەغرب لەسەر ئینسان حرام دەکا بۆ مەشق و تەمرینی تەقوا کە فقط زوجی یا خواردن و خواردنەوە ئیمساک نەکا بەڵکو چاوی دڵی زبانی فکری عملی ئەخلاقی ڕەفتاریدا ممارسەتدا بێ لعلەکم تەتەقون دەستاوەرد و ئەوەی کە تەقوا بەدەست بن. زۆر بە خۆشحاڵی و ئەلحەمدوللا مزگەوتەکان کاکپیان بەڕێز و بینەر و بیسەرانی بەڕێز لە ئورومیە و ئازەربایجانی غەربی و کوردستانات ئەلحەمدوللا لە ملەتی شەریف و نەجیب و موسڵمان و بە شەرەفی کورد مزگەوتەکان پڕن ئەلحەمدوللا حتا لە ڕۆژاندا کلاسی ئەحکام و کلاسی فقه و حەدیث هەیە. هەروەها کە پێغەمبەر ساسم دەفەرمێ من صام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەس ڕەمەزان بەڕۆژوو بێت بە ئیمان و احتساب یعنی شوقی فەزیلەتی هەبێ گوناهەکانی پێشووی ئەفو دەبێت. لە شەوانەشدا دیار لەوەی کە نوێژی تەراویح بەرگوزار دەکرێت ذکر و تەسبیح و تلاوەتی قورئان بە ئینفرادی و بە ئیجتماعی دوعا و استغفار و ئەوانی وا نوێژی قەزایان هەیە بە قەزا دەجێرنەوە نیوە شەوێژ بە قیام اللەیل دەکەن نوێژی تەهەجود بەدەستە جەمعی دەکەن و تا نزیکی سعاتێک 45 دقیقە پێش پارشیوێ ئەوە بەردەوامە لە زۆربەی مزگەوتەکان ئەلحەمدوللیلا و بەڕۆژشەوە جێشتان نازیە ئەوە تاهەر تۆ پێشتر ئیمامی مزگەوتی سونەکان بووی لە تاران پێمان بڵێ ئێستا خەڵکە کە سەفەر دەکا بۆ گەشت دەچێتە تەهران و دێتەوە دەڵێ ئێمە هیچ مزگەوتێکی سونەکان نابینین بەوەی کەوا نوێژەکانمان لەوێ بکەین لە کاتی گەشتکردندا. ئایا مزگەوتەکە نەماوە و ئەگەر نەماوە ئەو خەڵکانەی لەوێ سونە مەزهبن لە تاران بۆ سروتە ئاینیەکان بۆ پەرستش بۆ عیبادات بۆ جومعە بۆ جەماعات دەستنە کوێ چی دەکەن؟ عەرزم بە حوزور مزگەوت نەبوو ئەو کاتە مەدرسەی پاکستانیەکان بوو لە تەختی تاووس و ئێستاش خۆشبەختانە وەلی چەندانە ماڵی گەورە ئیجارە کراون بە شکلی نەمازخانەیە نوێژیان تێدا دەکرێت ئەز جملە مەسەلەن مامۆستا شێخ بابایی لە سادقیەی ئیمامیانە و چەند سەد نەفەر لە پشتسەری چەندین ساڵە ئەو دەمی ئەو کاتی کە من بووم سێدانە مزگەوتە سێدانە نوێژ هەبوو لە تاران یەک سفارەتی عەرەبستان لە وەلەنجە چێ بوو یەکیژی ئەفغانستان سفارەت بوو عمومی ئەهلی سونەت لە تاجر و مقیمەکانی وێ لە هەموو چین و تۆژەکانی کورد و بەندەری و بەلوچ و خوراسانی وانە لە مەدرسەی پاکستانی دەرسیان دەخوێند کە سێ چوار تەبەق بوو لە حەوشەکەی ئیمامدانیش. ئێستا خۆشبەختانە باشتر بووە تێران پارسەیتی و زۆر محەلەکانی تاران و دەوروبەری تارانێ نەمازخانەیان هەیە و ئیمامیشیان هەیە لە خەلیجێ شمارە 2 هەیە لە تێران پارس هەیە لە شارەکەکانی شەهریار و دەوروبەری هەموو مزگەوتێ بە مزگەوت بە شکلی مزگەوتی ڕەسمی مەنارە نییە ئەمە ماڵی گەورەنە ئیجارەیان کردویان تەرخانیان کردو بوون نەماز 5 وەخت نوێژ و ڕۆژی جمعەشی تێدا دەکەن تەراویحیش زاتەن تێدا دەکرێن نوێژی جێژنەی ڕەمەزان و قوربانیش. باشە مامۆستا هیچ هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە مزگەوتێکی گەورە دروست بکرێت بۆ سونەکان لە تاران
یعنی دەبینین نوێنەرانی پەرلەمان کەسانی وەکو ئێوە هیچ هەوڵێکتان دراوە بۆ ئەوەی کە لە تاران ئەم شتە دروست بکرێت بۆ تا ئێستا دروست نەکراوە موسەڵایەکی گەورە یاخود مزگەوتێکی گەورە بۆ ئەو کەسانەی کە سونە مەزهەبن؟ هۆکارێکی خاصی نییە بە تایبەت بڵێ لە زمانێکی زووە ئێمە بۆ خۆمان کۆڕێکی مامۆستایانی ئاینی گەورەی ئەهلی سوننا کە لە سەراسەری ئێرانی بوون چون بۆ قۆم بۆ دیداری مجتەهیدەکانی بەڕێزی گەورەکانی برایان ئەهلی شیعە و سێدانم جوان لەبیرە ئایەتوڵا نووری هەمەدانی و ئایەتوڵا جەوادی ئامولی و ئایەتوڵا شیرازی وانە کە چوین زۆر بە حورمەت و کەرامەتەوە وەحدەتیان دەزانی لەوێ لەبەرەوەی کە مەسەلەی وەحدەت هۆکارێکی زۆر مهمە وەحدەت لەگەڵ ئەمنیەت تێکەڵاوە دەترسێن مەبادا هەروە کە هەندێک ئینسان هەنا حساسیەتیان بەوە هەیە ئەوان زۆربیان دەڵێن مزگەوت شیعە و سوننی نییە با بچن لە مزگەوتەکانی ئێمە بیکەن تەنها لە عەباسابادە پێشتر زەمین کراوە چەند جێدی کە ئەوە مجاوز دراوە وەلی لەبەر هەندێک هۆکاری سیاسی و فەرهەنگی و هەندێک حساسیەتایە کە هەیە دەوێدا مەبادا خودای نەکردە اختلاف و ئەو وەحدەت و ئوخوەتی بینی شیعە و سوننی لە کەدار نەبێت بۆیە زیاتر زۆر کەسی جوانێک نەبوونە زۆر بە جدیەت و قاتەیە دەگەڵ فراکسیۆنی ئەهلی سوننا دەگەڵ عولەمای خۆشەویست هەموو دەوانەکەیدا و توێژمان کردووە وەلی فعلەن بە نەتیجە نەگەیشتۆ بەداخەوە. بەێ بێ چما ئەنجامەوەی نەبوویە گەلۆ تو تەفگەرێن توندرە و هەنە گۆڕێ نادن وان گۆ یعنی گۆڕێ نادن مزگەفتێ سنەیان گۆڤە بن و کاروباری خۆ بکەن دنەو مگوت مەسەلەی ئەولەویەت ئیرۆ جیهانی ئیسلام وەحدەت و ئوخوەتی دخوازە دنەو هەموو چین و تۆژ و مەزاهبۆدا و برایەت شیعەجی و مەسئولێت بەرپرسیوان بصلاح نازۆینە هۆکارەوەی نەگوتنەمە مەسەلەن زمانی ئەوەی خۆتەمی زمانی ئەوەی ئەحمەد نژاد زمانی ئەوەی ڕوحانی هەستی کە و توێژ هاتیەکردنی بۆ نوێنەرێک مەجلیسێکی سەر باسکردنە ئەمە پشتوە چ مەسەلەیەک هەیە سەلاح نازۆینە بخۆتر هەندێ مەسەلەی ئەمنیەتی پێش بێک و شاید تند و توێژی چێبەنی و شیعە و سوننیە و چون مزگەوتی سوننیە فعالیەتی سیاسی تێدا چنینە فقط عیبادەتە بە هەندێ دێژم مەبادا ئینسانی ڕادیکالی بێن لێرە باعث اختلاف و تەنش و تەفرەقە بە و ئەم نەکۆین ئەمنیەتەوەی تەمین بکەن. باشە سەیدا مەلا محەممەد تاهر ئێوە ئێمە دەزانین بە وردی بەوەی کەوا تو باسی بابەتی وەحدەت و یەکڕێزی دەکرد لە نێوان سوننە و شیعە ساڵانی پێشووتر هەوڵێک مبادرەیەک هەبوو بە ناوی تەقریب بین المەذاهب لە نێوان مەرجەعەکانی شیعە و لە نێوان حتا ئەزهەری شەریفیش لە مەسر ئەمە کۆمەڵێک شتیشی لێ هاتە بەرهەم بۆ نمونە لە مەسر بە فەرمی مەذهبی جەعفەری وەک مەذهبێکی جێی ئیعتیماد و معتەبەر و باوەڕ پێکرا و لە عالەمی سوننەدا ئەژمار کرا بەڵام پێت وایە ئەمەی تۆ دەیڵێ و ئەوان بە ئێوەیان وتووە ئێمە نامانەوێ وەحدەتێک بچی ئەمە تۆ ئێوەی سوننە قەناعەتتان بەم بەهانەیە بەم حوجەیە هەیە یان بابەتەکە ئەوێن نایانەوێ بە هیچ شێوەیەک ئازادیەک بۆ سوننەکان هەبی کە بە فەرمی ڕێوڕسمەکانی خۆیان ئەنجام بدەن. بەڵێ بەڕاستی جوان ئاماژەت پێ کرد لە زمانی ئایەتوڵا بروجێردی ئایەتوڵا قومی نات بۆ ئەلەزهەر و لەوێ ئەو کاتە دکتۆر مەحموودی شەڵتوت ناسراو بە شێخ شبلی مفتی گەورەی ئەلەزهەری میسر بوو و وتوێژیان کرد لەگەڵ جەنابی مفتی شێخ شبلی کوتیان بۆ ئێمە شیعەی کە ئێمە ئەو مەسائلانەی کە مشتەرەکاتمان هەنە 99% 1% اختلافە ئەو بۆ دوایە شێخ شبلی هەندێک ڕەخنەی گرتن و ئەوە کوتی ئەوە ئەفرادێکی زۆر کەمن بیرڕای هەمووی شیعە ئەوە نییە بۆیە دوایە کورسی دانێ لە ئەلەزهەری و مەذهبی پێنجمی خامسەی وانێ کرد بە مەذهبی ئیسلام ناساند و مەسەلەی ئوخوەت و وەحدەت هەیە ئەمە
بە مزگەوتێکی هەبێ یان نەبێ ئەگەر بەتەنێ مزگەوتێک بێ فکر ناکەم هەر جێژ ببێتەوە ئەمچی مزگەوتێکی ئاوا گەورە ئێستا نزیکی 20 چەندان نەمازخانە هەنە لە ئەقسە لە شمالی تاران هەیە لە شەرقی هەیە لە فەرەحزادە هەیە لە جنوبی حتا هەیە لە وەلی ئەگەر مزگەوتێک بێ بەهەرحاڵ منیش هۆکارەکەی دقیقەن پێیان نەکوتومە فقط ئەوەی کە ئەرزم کردن هەرکوتیان بە خاتری ئەلبەتە وەحدەت ئەوە نییە کە خدای نەکردە شیعەیەک بێتە سونی یا سونیەک بێتە شیعە هەر کەسەی بە احترامی متقابل بە هەمزیستیی مسالمەت ئامیزگرتن لە بیر و باوەڕەکان هەست بە غەدر ناکەن هەست ناکەن بەوەی کەوە ئازادی سروتە ئاینیەکانیان لێ تەسک کراوەتەوە لە تەهران یان نا من تۆ لەوێن دەری هەست بەوە ناکەن؟ بەڵێ ڕەخنە دەگرن حتا نوێنەرەکانی مەجلیسی مەناتقی سونی نشین هەموو بە ئاشکرایی ڕەخنەیان گرتووە زۆربەی خەتیب و ئیمام جومعەکانیش هەروە لە دیداری دەگەڵ مەسئولان یەکێک لە مطالبات ئەوە بووە کە مزگەوتێک بۆ ئەهلی سونەت تەرخان بکەن ئەمە ئەوە پێتوایە بەو نزیکانە شتێکی وا هەبیتن مامۆستا تاهیر ینی پێتوایە بەو نزیکانە مزگەوتێک بکرێتەوە بە فەرمی لە تارانی پایتەختی وڵاتێکی ئیسلامی بۆ سوننەکان یان ئەمە بە دوور دەبینی؟ وڵا دەورانی ئاغای ڕئیسیدا با تۆج بووی کە زۆر چون نیرۆکانی پێشێ ئەوان دەیان کورد مەسەڵەن ئای خاتەمی دەیکوودە من تەدارڕکاتچیەک بیشنیم حتا ئەو کاتە ئێمنیان کردە ڕئیسیەت مدیرێکم زەمینێک بکڕم مجەوز بۆ مزگەوت تەرخانکەن ئاغای مهاجرانی وانە و ئاغای وەزیری مەسکەن و شەرسازی دوایە ئاغای خاتەمی کوتێ من تەدارڕکاتچیەک بیشنیمە یا ئاغای وانێک ڕوحانی دەکوت نەمیزارن وەلی ئەو جەریانی ئینقلاب و ئاغای ڕئیسی کە هاتووتە دەرێ هەم صادق الوعدن بە قوڵی خۆیان دەوڵەتی ئەمینن و هەمیش جەریانی ئینقلابن کە تەوانیان هەیە مزگەوت تێک چاکردن هیندا حساسیەتێکی ناوێ فکر کەم لە هەموو تریبۆنێکی ئەهلی سونەت باعث بووە بۆتە شتێکی زۆر چووکە سەرەتاییترین ماف و حەقی ئاینی هەر گەل و ملەت و نەتەوەیە کە بە تایبەت ئەهلی سونەت ئەوانیش بۆ خۆیان دەزانن کە ئەهلی سونەتی ئێرانێ دکتۆر ڕەحیمی ئەزغەدی وانێک لە شورای عالی انقلاب فەرمی بۆ خۆی لە چەندین سخەران دەڵێ ئەهلی سونەتی ئێران نەجیبترین ئەهلی سونەتی دنیایانە لە هیچ دانە ئاشوبێک شرکەتیان نەکردەوە باعثی وحدەت و ئەمنیەتیان پاراستووە بۆیەش هیندە مهم نییە ئێمەش نازانین بۆ ئەوانەوە مهمیان گرتووە هیوادارم لە زووترین کاتدا ئەو ئارزوو ئاواتی گەلی شەریفی کورد و ئەهلی سونەت بەجێ بگە. باشە مامۆستا محەممەد تاهەر ڕەوتە ئیسلامیەکان ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕەوتێکی توندڕەو هەیە هەز دەکرێ خەڵکێک لە دوورەوە هەز دەکە بەوەی کەوە جۆرێک لە نەزعی توندڕەوی ئەوانەی کە باوەڕیان بە توندوتیژی هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە گەشەکردندایە تۆ لەوەی پێمان بڵێ ئایا ئەم تێگەیشتنە دروستە چێن ئەمانە و نەشاط و چاڵاکیان چۆنە لەوێ؟ بە ئاشکرایی مەبەست تێنەگەیشتم منزورت چیە لە توندوتیژیەکان بزودنەوەیەکی سەلەفی جیهادی هەیە لەوێ هاوشێوەی داعش و جوندول ئیسلام و ئەوانە هێدی بەنهێنی گەشە بکە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر هەیە قەبارە و ئەندازەی چەندە؟ نا الحەمدولله زۆر کەمە ئەوەش لە وانێکی ڕەبتی بە ئێران نییە لە کاتی ساڵەکانی 60 کە پەنابەرەکانی بەڕێزی حەریمی کوردستان هاتن بۆ ئێرانێ لە محافظە و ئوستانی ئازەربایجان غەربی لە زێوە و سەردەشت و پیرانشار جێنشینکران لەوێ هندێک مامۆستای ئاینی تێدا بوون کە ئەوانە بیرۆڕای سەلەفیان هەبوو ئەو کاتە سەلەفی وەک ئێستا زۆر توندوتیژ نەبوو ئێستا سەلەفی سێنە و سەلەفیە یەک سەلەفی کە غێرە مقەلدە ئەوەی کە دەڵە مەزاهبی ئەربعەیان قبول نییە لە حاڵێکدا ئەوە ئیجماعی ئەهلی سونەت حتا لە مەجمەعی فقهی رابطەی عالەمی ئیسلامی ئەوە تێی کراوە کەسێک کە بۆ خۆی شرایطی ئیستنباتی ئەحکامی فقهی نییە یا عەقیدەهای ئینحرافی ئیفراطی توندڕەوی چابووە ئەوە دژی عەقیدەی ئیسلامیە دووەم جەهادینە سێوەم تەکفیرینە ئەوانە مەسایلی تەکفیری هیچ ڕەبتی بە جەهانی ئیسلام نییە لە حەقیقەتدا بۆتە فتنەیەک بەڵایەک بۆ جەهانی ئیسلام چون بۆ خوین شاید هندێک ئینسانی مخلصیان تێدا هەبێ و شاید تەوحیدیان باش بێ ئەمە
ئێمە ناکرێ بە خاتری مەسائلی بێ ئیسلامی کە دینی ڕەفەت و شەفەقەت و بۆ ڕزگاری و خۆشبەختی و بەختەوەریات ئێمە ئەو تەکفیریانی ڕێک پرسیاری من لەبارەی ئەو تەکفیریانەوەیە ئایا ئەوان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە گەشەکردنن چونکە وەکەوەی ئێمە بیسمان هەتا کاتی خۆشی 2014 کە داعش دروست بوو خەڵکێک لە ڕۆژهەڵاتی کوردستان هات گەیشتە داعش ئێستا دوای ئەو هەموو ساڵە ئایا فکرەی تەکفیری لە نێو سوننەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بوونی هەیە و ئاستی چەندە؟ بە شانازی و دەتوانم بڵم مسلمانانی بەڕێز و ئیمانداران بە تایبەت مامۆستایانی ئاینی خۆشەویست و عولەمای گەورەی ئێمە زۆر ئەلحەمدوللا بیرڕایکی باشیانێ ئەکسەریان دە عەقیدەدا ئەهلی سوننەت و جەماعەت ئەشعەرین و دە مەذهبیشدا شافعی مەذهبن و دە مەسلەکیشدا یا برایانی ئەهلی تەسەوف و عێرفانن کە ئەوە هەموو دژی ئەو گروپە تۆندڕوانە ئەهلی سوننەت و جەماعەت عولەما نەیان هێشتۆ دەنێو مامۆستایانی ئاینیدا بە تۆری کولی لە هیچ مزگەوتێک حتا ڕێیان نادەن ئەگەر کامل بزانن چون ئەوان هەر سەبکی چیوانێکیانێ دروستە شریعەتی ئیسلامی بەربڵاو مەسەڵەن پێغەمبەر سەڵسەلەم جاریوە ئەوە دوعای کرد و جاریوە ئەوە دوعای کرد و جاریوە ئەوە دەچەلیوە مەسەڵەن دەستی لەبەر نێوچی گرتووە ئەوە حەنەفیەکان تەقلیل دەکرد لەسەر نێوک شافعی حەنبەلی لەسەر سنگ دەگری مالکی دەستی وێل دەکا بەڵام ئەوانە گزلاقیان زۆر دەکەنەوە یا دێن ڕەدی مەذاهب دەکەنەوە و هەر بۆنێکی سەلەفیان لێبەن بە خاترەوەی کە تەکفیر دەکەن و طبق حەدیثی صحیح کەسێکیش بێ مسلمانێکی کە کەلمەگوی لا ئیلاهە ئیلەڵڵا تەکفیر بکات بۆ خۆی مرتەکب بە کوفرێ بووە و تەفرقە و تەنش ئیجاد دەکەن بەڵێ لە ساڵانی ئێمەش بیستمان لە چۆ گەیشت باش سەیدای من بەێ باش سەیدای منها ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان نها تەفگەرەکە ئیسلامی تەفگەرەکە ئیسلامی و سنی بە ڕێتێ پێدان بە ئازادی یعنی ئەم بفەرمی مهلت هەیگ و کاروباری خۆ بکو چالاکیان خۆ بکە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەێ لە لەحاظێ ئەم ئەویش پێی بۆ دینی بەرسوێ بدەن چێ ئەو کۆچ لە لەحاظێ حاکمیەتی و ئەهلی تەسەوف و عێرفان و برایەت ئەلبەتە ئەو جماعت اخوان مسلمین در دنیا دا یه ایرانی نوع عوض کردن به نام جماعت دعوت اصلاح و اونا به فرمی و مسالمت آمیز لإیران لحمو مزگرد و بطای بد لکردستانات و لأرومیه و آذربایجان غربی چون ارومیه هم شیعه و هم ترک و کرد تیکلن شیعه و سنی به وحدت و مسالمت همزیستی که مسالمت آمیز پیک و دژین ولی فقط در یک گروپ کنه ایران در مکتب مفتیزاده در بوار روزا جشن رمضان و روزا جشن قربانی او گناکن کل اهل سنت دیجا گه ام هوی ببین بکنه عید ولی اونا به صورت نجومی دیجن به محاسبات فلکی حساب دکن او بله ازیجم نجی پارشی به افصال سیده محمد باس کرد مناسب خان اره والله قالك سپاس شبوتا اما زور سپاس تام كاين ما مستاذ اره والله كلا ورميوه اره والله سلام جبرحت طاني باتا جبرحت ورميا سپاس محمدان دامانی پیدا دوباره سلااوتان لێبێت زۆر سپاس کە هەتا ئێستا لەگەڵ ئێمەن و بینەری پارشیون بێگومان وەکو دکتۆر ئادەمیش لە سەرەتاوە باسی کرد ئەم شەو باس لە مناجاتی شەوانی قەدریش دەکەین ئەنجا کەسایەتێکی دیاری هەولێر مەلا تایف ئەحمەد کە هەم قورئان خوێن و هەم سرودی ئاینیش دەڵێت لە ستۆدیۆ میوانمانە پێمان خۆشە بفەرمێت مەلا تایف زۆر بەخێر بێت زۆر بەخێر هاتی مامۆستا گیان مامۆستا مەلا تایف بەخێر بێ زۆر سپاستان دەکەم اینجا ماندوو نەبی من تصورم کرد بە دلی مەلایەتی بێت و بە ئەفەندی هاتی بەخێر هەمووتان لەبەرە هەنجی گوتم باوەچی مەبی یاخوا بەخێر کاتی مزگەوت هەر جودا شەو ژلکی مەلایەت حتماً
حتما زۆر بەخێراتی زۆر سپاسان جا دکتۆر شعورێکی سێری هەیە کاتێک مەلایەکە بینی کە جلێکی ئاسایی لە بەرایکە زۆرترین کاتەکان بجلی مەلایەتیەوە بینیتە حتما بۆ ئەوانەی کە مەش لە کولیەما خوێندیە و لەگەڵ ڕەمەزان و تەڕاویح الحەمدولیلا زۆر باشین لە مەولود و شەوی قەدر و خەریکی بەرنامە و لە تەلەڤیزیونەکان و لە مزگەوتیش بەرنامەم بەرنامەتان هەیە بەخۆم لە کەناڵی بانگەواز بەڵێ ئینشاءڵڵا قورئانی ئینشاءڵڵا خۆم مامۆستای قورئانیشم لەش ساغ بین بەر لەوەی باسی منازات بکەین پێم وایە شتێکت نووسێ لەسەر شەوی قەدر و ئەنجامیشی هەیە ئینجا گرنگە ئەنجامەکانی بە وەرگرانی ڕوودا و بڵێ بزانین چیت کردووە و گەیشتێ چ ئەنجامێک لەسەر شەوی قەدر مامۆستای بەڵێ بسم الله الرحمن الرحیم سەرەتا ینی وەکو خەمخۆرێک لە بۆ بابەتەی هەوڵمدا کە کتابێک بنووسم لەسەر شەوی قەدر لێکۆڵینەوەکی ورد بکەم زۆر شت دەوترانی هەندێک شتی سادە بەڵام من زۆر بە وردی چوویمە ناوی الحەمدوللا هەرچی ڕەقەم و هەرچی بابەتە پەیوەندە بە شەوی قەدر دەرم هینایە تەنها لەسەر سوورەتی ئەلقەدر یعنی لە ببوورە لەسەر ئیعجازی ڕەقەمی قورئان ویشت کردووە لەسەر سوورەتی قەدر بەڵێ مەسەن سوورەتەکە ئەمە هەمومان دەزانین لە دە شەوی کۆتایی پێغەمبەر دەفەرمێ سەڵڵەهو عەلەیهی وسەلەم دابنیشن پاشان دەرێت لە ویترەکان مەسەن 21 و 23 و 25 و 27 و 29 5 شەوە وشەی ئەلقەدر 5 حرفە و هەروەها 5 ئایەتیشە ئەو سوورەتە لەسەرەوەی شم کردیەکە مەسەن ئەو پەرتوکەم نووسێ 30 پەڕە باسی 30 دزووی قورئان دەکا باسی ڕەمەزانێکە 30 ڕۆژە سوورەتەکەش لە دزووی سیەمە یعنی هەمووی بە ڕەقەما دەستم پێ کردیە سوورەتەکە 114 پیتە کە باز لە گەورەی قورئان دەکا 114 سوورەت دابەزیە ئەو سوورەتە سەرەتایی کە لە شەوی 21 دەست پێ دەکا ئایەتی یەکەمی بە 21 حرف دەست پێ دەکا ئایەتی یەکەمی نازلناه فی لەیلة القەدر ئەجا عەجازی کە زۆر دەرهاتیە مەسەن لەسەر ئەو بابەتەی هەموو ڕەقەمەکانم دەینا زۆرترین خەڵک مەسەن لۆ لە 27 دادەنیشی یان 21 چەند ڕەقەمی لەسەرە جنابی مامۆستا ئەبوو چۆن ینی شەوی 27 هەموو کاتێک ختمی قورئانە من دیمە لە وڵاتان منیان داوت کردو مەسەن وتیانە شەوی 27 ڕەمەزان مشەو شەوی ختمی قورئانمانە بەڵێ ئێستا ئەو ساڵ کە لێکۆڵینەوەمان لەسەر کرد زۆر مامۆستایانی ئاینی و پیاو چاکەکان و کە خەونیشیان دیت و زۆر بەشارەت ویان دیت بوو 21 بوو ینی زۆرترین بەڵگە لەسەر 21 و ئەو ساڵ شەوی 21 شەوی قەدر بوو ینی ئەوە 199.9 لێکدانەوەیە بەجێرێ ئەوەی کە مەسەلەن ئەو شەوی نەسارد و نەگەرم بووە ڕۆژەکەی تیشی شوعاعی نەبووە مەسەلەن لەبەر و کە مەلایکەتەکان دەستنەوە ئاسمانی تیشی ڕۆژ کاریگەری نابیتن هەندێک کار و پیا و چاک و مامۆستایانێکە متابعە دەکەن عالمەکان زۆربیان لەسەرەوەی کۆکن بەڵام شەوی قەدر دیاردەچی گەردوونیە یەکەم جار کە لە ئاسمانی ئەو فیستیڤال و مەهرەجانەکرایە کە لەکەن ڕەب العالەمین لە لەوح المەحفوظ ئەو قورئانە بە تێکرایی هاتیتە بەیت العیزە کە ئاسمانی مەیە بە تێکرایی ئەو فیستیڤال و مەهرەجانە گەورە کرایە بە ملیارەها مەلایکەت تێیدا بەشدار بووە قورئانیان بە یەک جاری هینایتەوێ پاشان لەوێ پچر بە گوێرەی مناسەبە و کێشەکان لە بۆ پێغەمبەری دابەزیە صلی الله علیه وسلم هەر یەکەش لە شوێنی خۆی دانرایەتەوە بۆ نمونە مثلا سوورەتی ئیقرا یەکەم سوورەتە لە قورئانی دابەزیە کەس ئەوەی نکۆلی لێ نییە تاکە تەمەشای قورئانەکەی لە 96 دانرایە سوورەتی قەدر 25مین سوورەت دابەزیە یعنی شەوی تاچی 25 زمانەیەوە نیە لە 97 دانرایە لۆ لە 97 دانرایە لەبەر ئەوەی 7 و 9 تێدا شەوە تاکەکانی تێدایە لە دزووی سیەمە حیزبی شێستەمە ڕوبعی هەفتەمە دەکات 97 کۆکەوە دزووی سیەم حیزبی شێستەم ڕوبعی هەفتەم یعنی بزانە هەفتی دامان ڕقم دەردەسە 97 لۆ لە بینی ئەو دوو سوورەتەی دانرا یعنی ئەوانە هەموو عەجازە پێشتری ئەوە کرایە سوورەتی پێشخۆی هەتا پێمان برێ ئیقرأ ما ئونزیلە فی لەیلة القەدر ئەمە چ بکەین شەوی قەدر قورئانی بخینە لە کۆتایی سوورەتەکەش دەفەرمێ وەسجود وەقتەریب سوزدەی ببە و لە خوای نزیک بۆ فی لەیلة القەدر يعني هەمووی ڕەبتە قورئان وەکی یەک کەلیمە و یەک بینایە ئێستا ئەو کەرپوچەکی دەربینە و بینایە لە جێی خۆی پەنجەرەکی دەربینە تێک دەچێ قورئانیش یەک حرفی دەربینی تێک دەچێ هەمووی عەجازە ئەوجا کە تەبەنی دوو سوورەتان سوورەتی بەیینە ڕوونکەرەوەی شەوی قەدرە خۆ ئەگەر ئەمە لە هەر کەسێکی پرسین دەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر خۆ نێگوتە ئینا ئەنزەلنا القورئان فی لەیلة القەدر هەمووی بە ضەمائر باس کرایە
ئەمە ناردمانە خوارێ لە شەوی قەدر ئێلۆ چێت نار لەلایەن چێ هات بە سوورەتی پاش خۆی ئەلبەیینە ڕوونکەرەوەی ئەو سوورەتەیە لم يكن الذين كفروا من أهل الكتاب والمشركين منفكين حتى تأتيهم البينة رسول من الله لەلایەن خوای هاتێ لە بۆ پێغەمبەری چ هاتیە كتب قيمة فيها كتب قيمة قورآن هەمووی ئەوە هەشت ئاەتە پێشی 19 کۆی کۆ دەکا 27 سێزار لەیلەتول قەدر هاتیە جارانی نۆی کە 9 حرفە دەکا 27 زۆرترین بەڵگە لەسەر 27 مەسەلەن وشەی قەدر سێزار هاتیە لە کەلیمەی پێنجەم کەلیمەی دەیەم کەلیمەی دوازدەم كوكو دكا 27 ل 27 كلمة دفرمي هي نيفرمو ديسان ليلة القدر حتى مطلع الفجر أقوي قد بدا بوسيبيا كلمة ما نجي السي روجا كوا أنزامي لكل نويتو أوي كوا شوي 27 زيادة زورترين بالقى لسا 27 باش أنجا ما مصطلح شواني قدر عادة مناجاة طلي أمشو تشيد بو آمازة كردي والله ملخص مدام ولو بروزور ما عندي بما برنامج كم تمار كي والله خدمتي وجداد بينا هرتو ما عندي بها خيرات يعني زور شتبو باسكين يعني ما بو پیغمبر صلى الله عليه وسلم نو مانك بروجي بوا مانجي رمضان مانجي نويا الله نويا مانك لما مانجي عربي نو مانك بروجي بوا او زن نو زار يعني 12 وشي الشهر هاتي القرآني يكم وشا شهر رمضان الذي أنزل في القرآن يعني لسال نو مان روجب بيغمري نا نو مان جيرت لعمري خوي لسالي دو كوتسيتا يازدي نو صال رمضاني نو صال جرينج انزامك ابو رمضاني ما فرمو فرمو كلام بس او كتاب لبوكاك ومين ابو لبوكاك ليس تجارب فرمو بله قرباني ناود بم الله قرباني ناود بم الله دور بخوا دردوب الله لبر خاطري رسول الله لبر خاطري حبيب الله شفاعة يا رسول الله شفاعة يا رسول الله سندم ديتن سلطان وشاه سندم ديتن سلطان وشاه مرد لا تختي بنزودا بقي دم نهار خودا بقي دم نهار خودا شفاعة يا رسول الله يا رب وار صجرا
وروان قد ناقري قناه الله توي درماني ما درماني ما اگر حكيم لقمانا داود لقال سليمان خاما والله نزان من شكوفانا الله توي درماني من درماني من اگر حكيم عيسى بيت لقماش قبر رابط والله درد من درمان نابت الله توي درماني ما درماني ما مغرور ما با مغرور ما با مغرور ما با مغرور ما با سي حق دفر مهر وبا تقدات دنياي بوفا تقدات دنياي بوفا شفاعة يا رسول الله أي ساعة خوش دستان خوش به دستان خوش يا به ربي بيمو صاغ ربي وەرەوە مامۆستا تشكي ديجي بربيش شي تهيب ما تشكي ديجي لوي وەرزام لەگەڵ جەماعەتەوە هەرەوەی هەیە دەتوانی لێرە بیڵێ ئەگەر هەر شتێک مشكلة مني عزك لقري عندنا مامۆستا پێمان بڵێ لە کێوە یەکەم جار دەستت بە بابەتی قورئان خوێندن و سرود و مناجات و ئەو بابەتانە من لسالي نو تويك تەمەنت چەند بۆ بکات تقريبا عفتا ششم 15 سال معي دواي رابريني بەڵێ مزقفتا كان كرانو الحمد لله ملي باش داري يمكن هاللوي يعني بمنداليج من دنقم خوش بو يعني زول مرقم ابراهيم بو يعني راستي استاج يعني اشتكاني هم دزانم بس يعني او كاتي وابو مثلا السيداوي مثلا كاك زلال سعيد هبو نوري قرمياني وفلان وانا عارف عثمان ومثلا عثمان حسين يعني زياتر قوراني قلت باوبو لما الان قاعد وش ذكر من دالبوين زور كم نبو اما دتسوين اوشتانا نبو يعني دوايه تسن كسر جدا خوش بيابو بانجان دار لا السيداوي زور خلق لبروان داته مزقفتي دوره چان كردوا باشدار مگوتیان دنگ زور خوش يعني لو كاترا مدستم فيك باش ئەو کەیترتان فێر کردو مامۆستا لەو مناجاتانە کەیترتان فێر کردووە ینی زۆر تەڵەبان ئێستا مەسەن تیپیان هەیە فڕقیان هەیە مەسەلەن لە هەولێرێ خانمانیش دێن بۆی ئێوە فێری قورئان فێرە قاریاتیم کردینە قورئان خوێندن ئیجازەمدایە مەسەلەن شەهادەی بانجی هەیە ئەمە کۆمەڵی قورئان خوێندنمانی دەستەی کارجێڕیمە تقريبا 200-300 اندامي افرت ماني كلام مناسبه كان دخينا ما شاء الله هذه او سيد او هات مثلا ملا بيان وانا اندامي منا بله باشا شخوا من تخص از بپرسم تو مقام الديوانيان وك نشيد الديوان وك سرود الديوان اما كليبيشم يعني هم مشتم هي كليبم هي مثلا سرودي ايني ما انا او راي راهنر ايه قلت لهم باتا شاغر انا كفير عندك ايه كفير عندك هي اواز ملودانا مثلا الشعر مدايتي بخوم الشعري شم يعني تو بخوش منازات دشنوسي دنوسم بلا الشعر مزوره برباشه باش انت وست قران من پیشکش بکەی دەبەرەوەی قورآنمان پێشکەشکردەمەوێ بزانم داخوال بەشداری پێشبڕچێت کردووە لەسەر ئاستی کوردستان عێراق زیاتر حەکەم بوویمە لەعنی لە زۆربەی تەلەڤیزیۆن حەکەمی لزنەی تحکیمم ئەمە دیارە بەڵام بەشداری پێشبڕچەی نێودەوڵەتی نەکردووە وڵای کەم یعنی ئەو بەس لە دەوڵەتان گەڕایمە و ئیجازە و شەهادەم وەرگرتیەوە ئەمن حەزەکەم ئەمن چوون لە پێشبڕگەی جناوی مامۆستا مەلەتایی بۆمان زۆر سۆتێکی زۆر خۆشی بۆمان بەڕێ کرد
ئەمن حەز دەکەم لەگەڵ مامۆستا مەلاتەوێت پێکەوە دوانی یا ڕەسوڵ شای مەدینە بخۆین. هەردووکتان ئەرێ والله بەس بانوش گوتی ئەگەر هەندێک قورئانیشمان بۆ بخوێنی اینجا دواتر لەگەڵ باش. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. حميم والكتاب المبين إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين فيها يفرق كل أمر حكيم أمرا من عندنا إنا كنا مرسلين رحمة من ربك إنه هو السميع العليم صدق الله العظيم. دەنگتان خۆش بی پێم دەتەوێت بێت جێی من یان بۆی لێ نزیک بی شانسیوی دەنگم ئەوڕۆ بەرنامەکەم زۆر کردی ساعاتێکم گوتی بەڵێ فەرموو کاکە جناب مامۆستای بەڕێز فەرموو لە جناب فەرموو مایکەکە بینە مایکەکە بدە شي مدينة يا شي مدينة هواي عاشقته دلي مشينا دلي مشينا بجمع مدينة باسم وباوى باسم وباوى عرزابا بداز رسول الله رسول الله يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هكا عاشق ذا
عشقنا دلي عشقنا أخلى ظلمي نفسه أو دهان يحيل أي سايا لمني غريب وما الوران وقرب السايا عمرك مرابر بفوتي عمرك مرابر بفوتي غفلة مليب وسيبا قد لحالي خمنا فكري سيب لبو نفع زرارة يا أمان أخامان يا رسول الله ناوت الخوشة ناوت الخوشة أنا بقول دنيا ودماغ ودلمي بيتاوى قيامة درمقر روجي قيامة بيت وفكرة زبيني يحشر المرأة براق الفرسة تبراب لمن باكس نبي حشري لقى الحشر يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هوي عاشقتان دلي مشينا دلي مشينا
هاي دستان خوش دم خوش وهستان خوش زور سپاس دەنگت خۆش زۆر زۆر حەزمەکرد لەگەڵ جنابت بخوێنم چون ئەو شەوە بەڕاستی بۆ ئێمە بەڕێت کرد ئەمن وتم وعد بێ ئەمن لەگەڵ مەلاتایفی بخوێنم ئەمن مەلاگەیلان ئەوی خۆمە ئەو دانا برێژ دوای دەورە با پێک و بمێنێت چ دەگەرم بە ئەوە سەعادەتێک بوو مامۆستا مەلاتایف ئەوە بمان بەڕێ کەیت و ئەمشەوێ من لە خزمەتی جناب زۆر زۆر خوشحاڵ بووم زۆر زۆر خوشحاڵ بووم قوربان گیان بخێر بێ سەر چاو هاي ساعات خوش ساعات خوش سرسري بي ساعات خوش بدست الصاغن والله ايرو بابەتێکی دیکەمان هەیە چی سەفقان زۆر بەدڵتە ژەوەکە هەرێ والله ئەیمە مناجات و بڕۆیتەوە بۆ ڕۆژاوە بیری ئێراکی ها هەرێ والله بەناوی ڕۆمەزانتەوە بێ بیری هەرێ والله بیرا ئێراکیتەوە دۆست و هەواڵە و ماشاء الله و مناجات بینشتی تایبەتریشمان دەبی و ئێستا چیمان هەیە چی؟ كشفي ناكن كاك سيبان ما تشيب شو صارنا يا خوش تسبي نهاتوا باشا ماشي وسهل ما حيناك ما بيشانو باشا میوانێکی دیکەمان هەیە وەکو دکتۆر ئادەم لە سەرەتاوە باسی کرد عەمرەکردن خێری زیاترە یەخود هاوکاریکردنی هەژاران میوانێکمان هەیە ڕەقیب مزوری کە مامۆستای زانکۆیە بخير بيت زور بخير بيت كاك رقيب بخير بيت سيدة زور بخيرات يقول بخير بيت سرتاو فرمو بخير هاتيه خودش راضي بيد ممنون زور زور بخيراتي مناجات كانت بيت شاو بله مناجات اي سخوي مان لا راس شي مدينه زور زور خوش بو تو بيت خوش بو خم لبير كردو كا انتظار الحزب داك الجيب دمي دستان خوش بي زور زور ساعات خوش بي برنامجك ما خود دبيني الحمد لله اري والله الحمد لله كان برنامج زور حزب كان برنامج زور حزب بو او ماركيان ميمونك انت فانو بخوشي يعني ازموني راجعندني هي براس بس قالوا يكبسفور زانستي اسلاميه كان زور بخير بي ماستر كم الدكتوره كشم هلا سريع لهم الحمد لله زور بخير بي بخير بي دكتور بس كاك دكتور جان صفقه انت شو دكتور نها الكيد نار سرانسري كردستاني نخاص من بيجن الروجافاي كردستاني يكذب يقص خير كي بكن بمن لا ومالو ملكي بفروش بدن بجاميكي جاميكي بي افابكن جبو حياك جامي هب ذكر جيبي دان وخذي تعالى المبي رحمه يعني اجا نظام اسلام تشاوليد نار اگر تو اليكاريا مروفا بكيات جاميه افا بك مثلا بيجن كسكينه خوش بزاروكك من دال ب حوجي عمليات نقك جير لازم تنقك يدرس بك جير بيجي انا خبك او بخير تري يانجي افا كرنا جاميه بخير تري هند بيتش ديواري هانت مقصد ليرا مقصد الصدقه ونيا بله اذا نظم كاك دكتور رخصت مدني بكرتي باسي قوري صدقه بكم طبعا لا ايني بيروزي اسلام ده صدقه زور قوريا لا هم كتب كاني اسمانيش باسي قوري صدقه كراوه بلام لا قراني بيروز خداي قور ده فرمي وانفقوا مما رزقناكم من قبل ان ياتي احدكم الموت فيقول ربي لولا اخرتني الى اجل قريب فاصدق واكن من الصالحين ده فرمي خداي قور ده فرمي ببخشن لو كبيم داون او جاو بخشينا هر ثروت سامان ناگری توا هزو توانایش دگری توا علم و زانست و زانیاریش دگری توا یک هی بی بخشیتن جا خوا باسی کسک دکا دره یا ربی که مردن دکا دره بم قرینا و مولاتی کی دیکم بده بو اوی بتوانم خیر و صدقه بکم و بما یکی لچاک کاران يعني صدقه زور قوريه پیغمبر صلی الله علیه و سلم ده فرمی ما نقص صدقه من مالي يعني مال و ثروت و سامان بە صدقه کەم نابێ بەڵکو بە پێچەوەنەوە زیادیش دەبێ لە بیریشمان نەچێ ئەو حەفت جۆرە کەسەی کە لە بن عەرشی سێبەری عەرشی خودای رب العالمین دان لە ڕۆژی قیامەتێک کە دکتۆریش ئاگادارە و دەزانیتن حەفت جۆر کەس لەژێر سێبەری عەرشی خودای رب العالمین دان لە ڕۆژی قیامەتێ یەک لەو حەفت جۆر کەسانە ئەوانن کە صدقه دەکەن خێر و صدقه و چاکە دەکەن سبعة يظلهم الله في ظل عرشه يوم لا ظل إلا ظله ورجل تصدق فأخفاها حتى تعلم شماله ما تنفق يمينه كسيك خير صدقة دكا بدستي راست دستي شبه نازني أواش لروج قيامته لشير سيبري عرش خداي رب العالمين دايا أو جابوا بمسار والله من برسياري جنابك أو موضوعا حز دكم يعني أويل ظلمة دري برم
لە سوۆسیال میدیا و لە تەلەڤزیۆن و لە زۆر جێم لەو پرسیارە دەبیتن مەباستم ئێستا نییە کە ئەو بەرنامەیە بەڵام هەر حەز دەکەم ئەوەی لە دڵمە دەری ببڕم کەسانێکان مەبەستیان ئەوە نییە کە ئەو پرسیارە ئیسارە دەکەن مەبەستیان خوددا بێ مەبەستیان هەژار بێ بەڵکو مەبەستیان ئەوەیە زەجە دروست بکەن لە ناو کۆمەڵگا زەعزەعەت دروست بکەن ئەگەر نا من زۆر کەس دەناسم کە دەچنە عومرە دەتوانم ئێستاش بە نمونە لۆت بژمێرم بەناو کە چوونەتە عومرە دە هەندی عومرەش خێر و سەدەقەیان کردیە بەڵام ئێمە لە بیرمان نەچێ ومەن یعظم شعائر الله فإنه من تقوى القلوب بەرزڕاگرتنی شعائری ئیسلام لە تەقوای دڵە ئێمە بۆ ئەو پرسیارەش خێر و سەدەقە تەماشای ئەولەویات دەکەین ئەمە لە مجتەمع ئاینی پیرۆزی ئیسلام بۆ مەسلحەتی خەڵک هاتووە بۆ بارگرانی نەهاتووە تەماشای کەسەکە دەکەین ئەگەر لە دەوروبەرت کەسانێک هەبن بالفعل مستحقن هەژارن نەدارن تۆ ئەو پارەی کە دەچی لە عومرە سەرف دەکەی لەوی سەرف بکەی خێرەکەی ڕەنگە گەورەتریش بێ بەڵێ بە بەڵگەیەک لە پێغەمبەریان پرسی صلی الله عليه وسلم أي الناس أحب إلى الله وأي الأعمال أحب إلى الله كما إنسان لا خداي رب العالمين له مو ينخش ويسترا وكما كردار لا خداي رب العالمين له مو كردويك باشترا پیغمبر فرموي أحب الناس إلى الله أنفعهم للناس باشتريني خالشي لا خداي رب العالمين أو كسنان كمنفعتيان هي بكم الجا وأحب الأعمال إلى الله سرور تدخله على مسلم و باشترین کردەوەش لای خدای رب العالمین ئەوەیە کە تۆ دڵی کەسێک خۆش بکەی اینجا وابزانم لە قسەکانم وەڵامەکەت وەرگرت ڕۆم بۆ بەڵێ ئێستا ئێمە ئەگەر باس لە تەمان باسکردنی بابەتەکە بەدەر لەوەی خەڵکێک ئامانجێکی هەیە یان نا ئێمە مەبەستمانە باسی سەقافەی شەرعی خێرکردن بکەین لە ئیسلامدا ئەولەویەتی خێرکردن لە بۆ چییە ئایا بۆ عمرەکردنە ئایا بۆ خێرکردنە بە خەڵکی هەژار و نەدار ئایا بۆ هاوکاری کەسێکە کە نەخۆشە ئایا بۆ دروستکردنی مزگەوتە ڕەنگە خەڵکانێک ئێستا حەز دەکەن خێر بکەن گوێیان لە تۆیە تۆ چۆن وەڵامیان دەدەیەوە چۆن ئامۆژگاریان دەکەی و ئاراستەیان دەکەی ئەم پرسیاران لە ئیمامی حوسێنی کوڕی عەلی کرد ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ ئینشاءالله ئیمامی حوسێن فەرمووی ئەگەر ئەمن بۆ ماوەی مانگێک ڕۆژێ جەمێک خواردن بدەمە ئەهلی مەدینە یان دوو جەم لام باشترە لە حەجکردن دوای حەجکردن خێر و سەدەقە یارمەتی هەژاران یارمەتی نەداران ئەوەندە گەورەیە لای خدای رب العالمین لە حەجکردن گەورەترە ئەگەر ئەوان پێویستدار بن لەبەرەوە لە شێخ عەبدولقادری گەیلانی ڕیوایەت دەکرێت لقمة في بطن جائع خير من بناء ألف مساجد یەک لقمە نان بدە زجی کەسێک کە برسیبی باشترە لە بیناکردن و دروستکردنی هەزار مزگەوت بەڵێ بەڵام ئەوەشمان لە بیر نەچێکە هەژار هەر دەبی هەبن هەژار خەلاص نەبن بەڵام ئەمانە نەچین تەرکی حەج و عومرەش بکەین بەس ئەو پارە لە هەژار و لە نەدار سەرف بکەین کەسانێکان بە یارمەتی هەژاران بدەن بە عومرەش بکەن بە حەجیش بکەن بەڵام بە یارمەتی هەژارانیش بدەن بەداخەوە مسلمانانی سەردەم لە خێر و سەدەقەکردن دەترسن کاک دوکتۆر وا دەزانن ئەو ماڵ و سەروەت و سامانە کەم دەبێ بە خێر و سەدەقە بەڵام بە پێچەوانەوە ئەمە حەدیسی پێغەمبەرمان هەیە کە دەفەرمێ خێر و سەدەقەکردن بەرەکەت دەخاتە ماڵ و سامانەوە باشە مامۆستا من پرسیارێکم هەیە بۆ نمونە کەسێک دەیەوێت خێرێک بکە و خێرێک دەکات نیەتی ئەو خێرکردنە بەڵام ئەو کەسێک کە خێرەکەی پێکردووە شایستەی ئەوە نییە کە خێر بکرێت و یارمەتی بدرێت ئایا بۆ من هەر خێر دەنووسرێ شکە من نیەتەکەم ئەو بۆ کە من خێر بکەم و پارە ببەخشم بەڵام من نەمزانیوە ئەو کەسە شایستەی ئەوە نییە کە بەڕاستی خێری پێ بکرێ بۆ نمونە ئەو کەسانێک کە لەسەر شەقامەکانن ئەو پیاوە پیرانی لەسەر شەقامەکان دائانیشن یان ئەو مناڵانی کە لەسەر یعنی ئەگەر تۆ 1000 دینار 250 بدەیتێت تۆ هەر خێرێک ئەەکەیت و پارەیەک ئەبەخشیت بەڵام تۆ نازانی ئایا ئەو کەسانە شایستن کە تۆ پارەیان پێ ئەدەی چکە لە زۆرێک لە پرۆگرامەکان بینیمانە دەڵێن ڕۆژانە 400-500 هزار کۆ ئەکەنەوانێ نیەتەکەی ئێمە خێرکردن بووە
تۆ وەڵامت چییە بۆ ئەمە؟ وەڵام من بۆ ئەمە لە کاک دکتۆریش دەزانیتن لە بخاری و مسلم دەوەڵامەکە هەیە دەفەرمی کابرایەک خێری بە یعنی حاشەکی ئەم مەقامە بە سوزانیە کرد و بە دزیکەری کرد و بە زەنگینێکیشی کرد و خودە گەورە لێشی قبول کرد لە هەرسێکی قبول کرد وەکو یەک بۆ ئەو کابرای خێری بە وستۆزانیە کردیە ڕەنگە ببێتە هۆی مای هیداەتی ئەو ئینسانە یان خێری بەو دزیکەرە کردووە ڕەنگە ئەو خێرە ببێتە مایەی هیداەتی ئەو دزیکەرە یان ئەو خێرەی بەو زەنگینە کردووە ببێتە مایەی ئەوەی کە ئەو زەنگینە دڵی نەرم بێ هەست بکات شعوری بجوڵێت ئەویش ئیدی لەمە و دووە خێر بکاتن کەواتە ئەتوو بە نیەتت خوابی خێر ناڵێ ئەمە لە کوردەوەریشدا هەیە کاک دکتۆر دەرێ خێر بکە و بیدە بە ئاوە باشە یەک پرسیاری دیکەم هەیە بۆ نمونە کەسێک دەوێت بە ناوی کەسێکی دیکەوە خێر بکە بۆ نمونە منداڵ دەوێت بە ناوی دایک و باوکیەوە خێر بکە بۆ نمونە کە پارێک دەبەخشێ ئەڵێ ئەمە خێری باوکم یان خێری دایکم ئایا ئەمە دروستە؟ بەڵێ زۆر دروستە چونکە یەک لە خێرەکەی ڕاستەوخۆ بۆیان دەچێت ڕاستەوخۆم و باشتر بۆیان دەچێت چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەگەر ئینسان مرد انقطع عمله إلا عن ثلاث صدقة جارية أو علم ينتفع به أو ولد صالح يدعو له هر کارێکی باش کە منداڵ دەیکات ڕاستەوخۆ ئەجر و سەوابەکەی بۆ دایک و باوکیشی دەچێت ئێمە حەدیثێکمان هەیە لەو بابەتەیە دەفەرمێ کاتێک منداڵ یان ئەولاد دوعا بۆ دایک و باوکی دەکا مەلائیکەت ئەو دوعایە لەسەر طەبەقەیەکی زێر وەکو نورێک دەیبەن بۆ دایک و باوکی ئەگەر لە ژیاندا نەمابن ئەوجا ئەوانەی دەوروبەری مردوەکانیش دەڵێن ئەوە چ نورێکە خوددایە دەفەرمێ ئەو نورەیە ئەولادەکانی دوعای بۆ دەکەن جا چ جای خێر و سەدەقە ئەگەر تو بیکەی و لە پێناو دایک و باوکت دکتۆر ڕەقیب ئێستا ئێمە لەو ڕۆژەی کە لە کوردستاندا دەژین خەڵک هەیە هەژارە و ئامارەکان باس لەوە دەکەن کە هەژاری یعنی ڕوو لە هەڵکشانە بەتایبەتر بەو قەیرانانەی کە ئێمە پێیدا تێپەڕین لە شەڕی داعش و لە کێشەی هاتنی بودجە لە بەغدا و داوەکو کۆڕۆناشی بەسەردا هات ئێستا گرنگترین خێرێک کە خەڵک بیکە چییە بە تێگەیشتنی تۆ لە دەقە شەرعیەکان؟ بەڵێ ئەم پرسیارە لە یەکێک لە نووسینەکانی پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی دیتم کە ئەو قسەیەکی ئیمام مالک ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر بێ دەێنێتەوە دەڵێ لە ئیمام مالکیان پرسی کامە ئەولاترە ئەلحەج ئەم سەدەقە فەرمووی ئەلحەج إن لم تكن سنة مجاعة أجر هجار ندار نبن صالي برسيتي نبي هجار ندار نبن بيداويست نبن أو حج أو لا ترى بلام كاتك تو دبيني دور بارد بربو ولا هجار ندار ضلد بودي تخواري لو كاتا إن شاء الله رأي راجح وابك أو هجارنا لو ندار يدر باز بكي باش سيداي منه ها صدقة تاني أنا تقول هجر وزع باش بو خوش بي حج أو لتري باش صدقة لورا جينار أم بيجن للدار وبرا والسرشتي وبيجن آجالي جوهان للدر ودوري مرو من قوتة هر تشتكي كو نية إنسانة نية شرطة إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله ومن كان هجرته للدنيا يصيبها أو امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه أجر أتو نية تخوابي بردكيش لسر ريقا هال بقري خداي رب العالمين بأجر وثواب بدن وسيتن هر شتيك وجا خير صدقة بإنسان بكي بحيوان بكي بهر شتيك بكي نية خدا بي إلا خداي رب العالمين أجر باداش تبودن وسي ورد قرية ولا رجع قيامته إن شاء الله جناب إمام سيد برز إما نظرم حديثك من هاي لسال حضرتي رسول أكرم صلى الله عليه وسلم نظرم جناب بمن باشتر سبارد بو حديثي بفرمو كحضرتي پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي أو كسيك بخششي بي يعني كرم بي إمد خوات دنياي بو دكاته وكو بحرك وأجر أو كسيك سخيف يعني علي خوات دنياي بو دكا وكو درزيكي حتى يعني نتواني حكي بيبكا يعني الدنيا زورت بوي تنجدكي بوي تسقي بالي حديث لسا كبيغمبر في صلى الله عليه وسلم السخي حبيب الله إنساني مرد إنساني خيركار إنساني صدقة كار حبيب الله خوشويستي خدايا أجر مفهومي مخالفة شو بدين كاك دكتور دزانيتن
مفهومی مخالفە وەربگرین ئینسانی بەخیل و قرچووک و ڕەزیلیش ڕەنگە دژمنی خۆ بێ ئەگەر بە مەفهومی مخالفە هەموو کەسی بۆیە ئەوەش بزانین کە سەخیاتی و مەردەتی لە هەموو کەس نایە ئەوەش نیعمەتێکە خوددا بە ئەگەر کەسێک سەخیبی مردبی با بزانی کە خۆدای گەورە خۆشی دەوێ چونکە ئەم نیعمەتە ڕەنگە بە هەموو کەسێک ببخشە کاک دکتۆر جان مامۆستا ئێمە یەک نەفەر زانیارم بوو دۆستمان بوو زۆر زانیار بوو لە مەجلیسێک دانیشتو بوویم وتی ئەو کەسە کە دێت بۆ لاتان مشکلێکی هەیە ئیسە لە بواری پارە لە بواری هەرچی بزانن خوا عینوانی ئەوەی هێوەی بەوداوە یعنی نابێ دڵ شکاوی بیهەنێرە نابێ ینی بەدەستی خاڵی بیهەنێریتەوە بەڵێ کاک ئەو قسەیەکی کوردەوەریمان هەیە بەڕاستی یعنی طبعا قسەی کوردەوەریش ناڵێم هەر هەمووی بەس زۆربەی زۆری لە شریعەت وەرگیرەوە یەک لەو قسانەیە ئەمە بەبادینی لە ڕەنگە ئەو پسمەمە باشتر تێبگەیتن ئەم بەبادینی دبێژین ئەوێت خازیت ڕوویەکی ڕەشە بەس ئەوێ نەدەت هەردوو ڕەشن یعنی ئەوێ وەختەیە یەک تشتێکی لێکی دخوازیت حتما ئەو محتاجە کەس نەڤەگێڕە بڵە عنوانی ئەو شخصی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ اتقوا النار ولو بشق تمرة خۆتان لە ئاگر بپارێزن لە ئاگری جەهەنەم بپارێزن لە بەڵاو مصیبەت بپارێزن ئەگە بەلەتە خۆرمایش بشقی تەمرە یعنی چەند گەورەیە بەڵام خوا ئینشاءالله ڕحمان پێ بکە کە وامان لێ بکە بتوانین ئەگەر بە شیقی تەمرەش بی هەر خێر و سەدەقە بیکەین باشە دکتۆر ڕەقیب من دەتوانم لە کۆی گشتی قسەکانت ئەوە تێبگەم و تو پێم بڵێ ڕاستیان نا ئەولەویەتی خێرکردن لە بۆ پێداویستی خەڵک و کۆمەلگایە یعنی لە سێکتەرێک بزانین کەەوە ئەم سێکتەرە زیاتر پێویستە بۆ کۆمەلگا زیاتر پێویستە بۆ خەڵک سەرەتا بۆ پاراستنی ژیانی خەڵک ئەمە خێرترینە ئەمن لە قسەکانم باسم کرد ئێمە لە شریعەتی ئاینی پیرۆزی ئیسلامە المفاضلە فی العیباداتمان هەیە ئەفزەڵتر کامەیە تەماشای وەزعەکە دەکەیت هەڵبەتە ئەگەر ئەوانەی دەور و بەرمانن ئەوان پێداویستتر و مەبەزدارتر و محتاجتر بن نازم لە قسەکەم دەگەیانە دەبی ئەو پارەیە لەوان سەرف بکەین کەوای پاراستنی ژیانی خەڵک ئەولەویەتە هەتا ئیسلامیش بوو ئەوە هاتووە هەتا ژیانی کەسێک لە مەترسی لە مردن ڕزگار بکەین ئەمە گرنگترین خێرێکە ئەمە گرنگترینە و ئەولاتریژنیشە ئەولاترینیشە دوای ئەوە بەپێی پێداویستی کۆمەڵ دوای ئەوە بەپێی پێداویستی و بە ئەفزەلیەت یەکەم جار ئەتو کە هەژارەتکە ڕزگار کرد ئەو جەبۆت هەیە بچی حەجیش بچی عومڕەش بەڵام لە بیر نەکەین ها یعنی حەج و عومڕەش جارێ حەج هەر هیچ فەرزە یەکێکە لە ئەرکانی ئیسلام و عومڕەش اختلافی لەسەرە ئیمامی ئەبوو حەنیفە و ئیمامی مالیک دەڵێن مستحەبە بەڵام ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەدیش دەڵێن واجبە هەردوو لەش بەڵگەیان هەیە کە ڕەنگە لێرە ئەو مەجاڵە نەبی هەموو بەڵگەکان بینینەوە زۆر سپاس دکتۆر ڕەقیب مزوری مامۆستای زانستی ئیسلامیەکان کە ئەم پاشی بە لەگەڵ ئێمە کاتی یاپراخ بان تو حەز لە یاپراغە ئەو پرسیارە خۆش بوو لە جنابەتم کردن ئەو پرسیارە خۆش بووی سەر لە جنابەت کردن ئەو پرسیارە کاتی چییە؟ یاپراخ باشە تو دەزانی یاپراغ لێ بنێ من والله ئەو نەخۆشە زانم لێ بنێم ئەو نەخۆش کاکە بانی و دادەبانی و کاکسەفا بەس ئەڵێ ئەزانیم هەمانە و بەس زانی و هەمانە بەس بەڵگەی چیت یاپراغی بانت خوارد والله بەخوا سەفخان خواردووە وەڵا زۆر خۆشە زانم چی بکەم کاک سەفخانی زەیتون و هەنگوینی هەر هەناماندیوە کۆنتڕۆڵ سی پانزە مەعات خواردوتانە چی بکەم بانم باشە خۆمەش نەبوو بە دعوەت دەکەی کاک واز لێ بینە کاکسی باڵێ نایمەهێنا ئەگینا نامانە دۆستێکمان بوو لە ئێران مەسەلێک هەیە ئێژێک بەرادەرێکم هەبوو لە یەزد 100 گەز دەپڕی وتی کاکە یەزد دوورە هەر لێرا بپڕە بدام چەنە بڕی کاکە باشە ئینجا میوانەکەمان میوانێکمانەیە خانمێکی خاوەن کار و سەرکەوتووە ئەڤین عەبدولواحید خان
فەرمو ئەڤین خان ئاسانکاری کردووە بۆ ئەو کەسانەی دەیانەوە یاپراخ دروستکەن بەڕاستی ئەمە شازی ئاسانکاریە یعنی تۆ هەتا یاپراخێ دروستەکەی پێویستە سعاتێ بەس بەینجان و کوولەکە ناوکەکەی بکۆڵی تەماتە ناوکەکەی بکۆڵی ئەم هاتووە جوان جوان هەمووی بۆ حازر کردووی ئەجا چی لێکڕێتەوە یاپراخی پێ دروستەکەی خاتو ئەڤین سڵاوت دەبێ پێ بڵێم بیرۆکێت چۆن بۆ هات بەخوا هەست دەکەم ئەو بیرۆکەی دوا بۆ هاتووە ئەوە بێزار بووی لە 10 ساڵ کۆڵی بیرۆکیتان و کوولەکەەوە ئەنجا وتە با خۆم شتێکی لەم جۆرەش بکەم حتمما سەرەتا بیرۆکەکەم لەوێنەوە هات بەخۆم زۆر حەزم لە خواردنی دۆڵمەی بوو 2 ڕۆژ 3 ڕۆژ ماوادەکەم دەکڕی فریانە دەکەتم ئامادەی بکەم جەهاسیسیشە بێ دەبا بیکەمە شتێکتر ئەو کاتە ئەو بیرۆکەم لە هات باشە لۆ نییە کەرستەک بە ئازری بیکڕمەوە بی زووتر بکەوتە بەردەست شتێشتریش هەیە زۆربەی ئەگەر ڕیزبندێک بکەین لە بۆ خواردنی چێشخانەی کوردی دۆڵمە لە خواردنانەیە کە زۆرتری خەڵک حەزی لێ بە تایبەتی ئافرەتان و ئافرەت شە بڕیار دەدا هەموو لە هەموو ماڵەکان چی لێ دەندرێت من ئافرەتم ئەوەی گرت کە حتمما قراری ئەوەی بداتن هەفتەی جارێک 2 جار دۆڵمەمان لێ بنێتن بێگومان تۆ هیچ نمونەیەکرد نەهێنا پیشانی بێ بۆی بزانین چۆنە شێوازی هیچ نمونەیەکرد نەهێنا بۆی بزانین چۆنە شێوازی ئەگەر دیمەنەکانە سەر شاشەی ڕوودا و پیشان بدرێ کە دیمەنەکان دێ و پێمان بڵێ ساڵی چەند ئەم بیرۆکەیەت بۆ هات و کارت لەسەری کرد فەرموو سەرەتا ئەو بیرۆکەیە ساڵی 2010 ماوەی 4 ساڵە دەستمان پێکردیا ئەو کاتە لۆم هاات یەکەم وەکو گروپی ئاسان فرێش یەکەم گروپ بووین یەکەم دەستە بووینکەوە ئەو ئیشەمان کردیە لە ئاستی کوردستان و عێراق و دەوروبەریشە و ئیشە پێشی من نەبووە هەر مشتریەکە قاپێکی دۆڵمەی مەدەکڕێتن نزیکەی سعات و نیوەک تا 2 سعات کاتی لۆ دەگەڕێتەوە دەتوانی کارەکەی ئەوەی کەمایە بەش 10 دقەی کارەکەی مایە و ئامادە دەبیت بەس برنجەکەی بۆ بەڵێ ئامادە بکەوتەوە قیمەکە نهام دیمەنا دەبینن ماشەڵە لەگەڵتە کار دکن بان و ئەگەر بەکارتی نابی هەمان تامی ئەوەی هەیە فرێشەکە کە بە خۆت وەڵام من لەو شوێنەی کە تیای ئەژیم لە مارکێتەکەیە چەند جارێک بینیومە دانراوە حازر اینجا ئەو کاتێک کە سەرتاوە بزانم هەر ئەگمادەم تۆ یەکەم کەسی هەر هی تۆ بووە یەکەم جار کە یاپراخی ینی موادی یاپراخی ئامادەکراو هاتە ناو کوردستان لە سۆشڵ میدیا هەرای نابوو دکتۆر ئەیانەت ئیتر خانمان پاڵیان لێیاوەتەوە هەر هەڵکۆڵینی باینجانەکە ماوە ئەوەش ناکەنەسە هین بە حازریە موادەکانی یاپراخ بە حازریە پرسیا گەلک کەچ لەگەڵتە کار دکن چەندن جگەلەوەی کە دەرفەتی کارم لە خۆم ڕەخساندیە 5 ئافرەتی تر هەمویان دەزڕەنجین و لێ هاتوونە لەگەڕم کار دەکەن و پیاوەشمان لەگەرە ئەویش کار دەکەن ئەوژی شەرت و مەرجێتە هەن گوتوان هەڵبژێر و ئالیکاریاتە بکەن حتمما دەبی بزانی کودی و بانجانەکەی دەرینەوە سەر شەرتی ئەساسیە کوالیتی کارەکانمان لە پاک و خاوێنی ئەو بە دەرەجە یەکە یعنی ئەو پێش هەموو شتەکان دانایە و دەبێ ئەو شەرتانی تێدا بیتن دوای ئیشەکەی مە دەرفەتی کاری زۆر ئاسانە لە بەوەی پێویستی بەوەی نیە کەسێک زمان بزانی شەهادەی هەبیتن تەنها تعاملێکی لەگە مەوادەکان بکات دەزانی دەتوانین دەرفەتی کارت بە ئاسان بەدەست یەک پارچە لەوانەی کە تۆ دای ئەنەی بۆ فرۆشتن بەشی چەند یاپراخەکە 2 قاپمان هەیە یەکیان بە 6 نەفەر دەکاتن یەکیان بەشی 10 نەفەر دەکاتن و جگەلەوەی پاکێجی دۆڵمەمان هەیە لە ڤیدیۆکە پیشان دەدا بە ئامادەکراوی هەر یەکێک لەوانە دەتوانی بە تەنیا بیکڕی بێزگە لە پاکێجەکەی دی هەر یەکەچیان بە تەنیاش هەیتمان چونکە یاپراخی خەڵکی سلێمانی لەگەڵ یاپراخی خەڵکی هەولێر کەمێک جودایی هەیە ئەویش یاپراخی خەڵکی هەولێر زیاتر تەماتە و پیاز و باینجان و زیاتر بەڵێ بەڵام ئێمە زیاتر سڵقی ئەوە لە بۆ ئەوانەیە مەسەڵەن یەکە حەز لێ پاکێجەکەی کە دەکڕی سڵقی زیاتر بەکاردن دانەچ لە سڵقەکەی دەکرێت تەبعاً سڵقەکە چاک کرایە خاوێن کرایتەوە یعنی شتە چی خامە چەند ڕۆژ بەرگە ئەگری ئاوا لەناو بەڕادی 8 ڕۆژ بەرگە دەگرێت ئەنی ئەو ڕۆگەیەکە چۆ مارکێتی پێویست ناکە بری ئەو ڕۆ لێ نانێم دەتوانی بینی ناو سەلاجەی دانی هەتا 8 ڕۆژ بەرگە دەگرێت زۆر باشە ئەو با بڵێن بەرهەمانەی کە بەکاری دەینی زیاتر خۆماڵین یان ئەوانەی دەرەوەن زیاتر هەتا بەرهەمی خۆماڵی هەبی بەرهەمی خۆماڵی بەکاردەینین بە تایبەتی زۆر احتیمان بە سەوزەکەی دەدەنکەوە سەوزەکە ئای خاوێن بی لە بۆ یەگە ئاوەکە خاوێن بیتن زیاتر لۆمە ئەکسپایرەکەی دوور دەکاتەوە زیاتر دەکات بەنیاز نیت بۆ ئەوە کە ئیشەکەتان گەورەتر بکەین یعنی یاپراخی حازر لەنەو بازار وەڵام مشتریەکانمان زۆر داوامان لێ دەکەن دەرێن ئەوەندەشمان لە کۆڵ بکەوە ئینشاءڵڵا ئەوە بەنیازی گەورەکردنی کارەکەینە بۆ نمونە سنووری کارەکەمان گەورەکەین ئەوەش لە بەرنامەدا هەیە
باشە یەکەم جار ئەم ئیشت کرد پێشبینیتە کرد وەکو ئێستا فرۆشێکی باشی هەبێ ئەگەر بگەڕێمەوە بیدایەتی نایانی باوەڕکە بەترسەوە دەرم دەینا ناو علاگەی دەچوومە شوێنێک زۆر گرینگە بزانی بازار ڕابچێشی بە چڕای دەچێشی من سەرەتا بەوە بازارم خۆت مارکتینە بۆ بەڵێ دەچوومە لای دوکاندار دەنگۆ لە چ دەترسی تەلەفەکە لەسرە منە ئەکسپایر لەسرە منە ئەتو هیچ زەرەر ناکەی فرۆشتت پارەی خۆ دیخی سەرێ نەشت فرۆش ئەم مەوادی خۆم هەڵدەگرن دوکاندارەکان بۆ زۆر تەلەفۆنم ئێستا ینی ڕۆژانە چەند تەن بۆ نمونە بەستان منە ئەوڕۆ بەشی 500 نەفەر مەوادی دۆڵمەمان بۆ میوانیانی گەورەی بۆ میوانە شتێک هەیە لە هەولێر شین و شای دۆڵمە بەکاردێتن بۆ شین و شای دۆڵمە بەکاردێن بۆ نمونە پێش ڕەمەزان خەنەبەندانمان هەبووە دۆڵمەمان هەبووە ئێستا بۆ خێر بەکاری دێنن بۆ خێر بەکاری دێنن لە هەولێر عادەتە بە دۆڵمە خێر دەکرێت بۆ سەیرانەوە حتممە نەورۆزان هەر نەورۆز چی بۆ حاڵت چۆن وڵا زۆر شڕ بوو باشتە بەحس کردەگو ئەز کەل و پەلاژ خۆماڵین یانی نرخیوان نەبلندە کەلوپەلی خۆماڵی نرخی بڵیانماوە نرخی بڵین کە کەلوپەلی خۆماڵی بەکاردێنی نرخی گەرانترن و بەرزتر نرخی کەمە فەرقی هەیە لەگەر ئیدیکە هاور دەکرا بەس هەتا خۆماڵی هەبی ئەنی حەز دەکەم هەموو کەسێک ئەو هەستەی هەبیتن هەتا خۆماڵی هەبیتن پەنال و ئیدکە نەباتن تام چێژشی زیاترم لە بۆ لە ماوادی کیمیاوی دوورتر دەکەوینەوە باشە خۆش بە سیران هەڵ دۆڵمابێ زۆرشم حەز لە کامیانە زیاتر دۆڵمەی سپیان سوور ینی ئێمە پێڵێن سڵق و گەڵامی و دۆڵمی گەڵامیشمان هەیە بابەتی تریشمان هەیە وەکو گروپی ئاسان فرێش بابەتی دیمان زیاد کردیە پاقلە و برندەنکەکەی سیر بە دەرهاتی هەروە هەموو زۆرەکانی سەوزەمان هەیە بە حازری بە وردکرایی ڕاستە خۆ دەتوانانی لە سفرەی بەکاری بین بەڕاستی نمونە زیاد بێ لەبەرەوەی ئەمە کارێکی زۆر باشە لە دوای ئەوەی کە ئەرکێکی چەند ساعتی وەکو خۆت باسە کرد لە خانمانە کاک دکتۆر کاک پێیان کاک سەفخان بەخۆ ئەوەی ئاپراختان دروست نەکردو خۆ نازانن بۆ خانمانەی کە لە دەرەوە کار دەکەن ئەوانەکە داوا لە جناب دەکەم زۆرتر موظفن کارمەندن موظفن وڵا پێشتر وا بوو بەڵام ئێستا خەڵکەکە بەعام داوا دەکا پێشتر مارکێتینگمان بەس لە مارکێتەکان هەبوو ئێستا نا خەڵکەکە بە دیلیڤەریم دانا ئێستا ئەو فترەیە بە دیلیڤەری ڕاستە خۆ دەگاتە بەر دەرگەی ماڵەکانتان وەکو دەزانن دیلیڤەری ئێستا بووتە زەڕورەتی ژیان ئەوەشمان هەیە باشێک پرسیارم هەبوو هەندێک لە خانمەکان کە یاپراق دروستەکەن ئەو ناوی باینجان و کولەکەیکە هەڵێ کۆڵن سوورێکەنەوە تێکەڵی برنجەکەیەکەن ئەگەر کەسێک داوای ناوکەکە ئەمە کە هەڵدەکۆڕی ناوکەکە لە ناو دادنێنەوە ئەوەی دووبارە بەکاری هەموو شتە حتە پیازەکەش ناوکەکەی هەیە بەکاری دێن هەیە بەکاری ناین باش ئێستا پێم بڵێنە تو بانی بۆ دەڵێن دۆڵما خواردنی خانمانە وڵا خانمان زیاتر حەزیان لێ جا ترش بێت ترش پیاژی دەیخوا بەڵام بۆ هەر ینی یەکسەر کە گوت دۆڵما دەڵێنی ئافرەت بگەنە یەکدی تاوا دۆڵمە بەخوا برا یاپراق زۆر خۆشە حتما بەخوا ئێمە دۆستێکمان هەیە ینی هەر وەکو خۆشکی خۆمە خانەوادێکە عایلەیەکە دادەشلێر بە حەقی قورعان یاپراخی وا دروست دەکات ڕێز و سڵامان بۆ دادەشلێر بەخوا یاپراخی وا دروست دەکات یعنی شەڕە بێ لەسەرەوە یاپراق بەس زەحمەتە ینی منافەسەی یاپراقی هەولێری هەولێرە زەحمەتە منافەسەی یاپراقەکەی من بکە بەڵام من نیشیلێرم خواردووە بەخوا یاپراقی سەفخانەی تۆ لە ڕۆژاوا یاپراق چۆن دروستەکەن من یاپراق لە ڕۆژاوا ینی گەلێک جوورەوێ هەنێ ئێک من دیتیە مثلا 10-15 یاپراق بە هەفتور چێ دکن و بە هەفتور هەوڵ ینی بتا هەوڵ لێت گەرنیش بۆ گنەفەڕتە ئەو یەک ئەوەی بە درێژ درێژ وەکو یەڵانجی بە درێژ ئای وەک یەڵانجی ئیجا 9 حەبە هەوڵت کن گورزە کولۆ و گرێ دەدن گرێت ڕەوازی هەیە سەفخان ینی خەڵک ڕەوازی هەیە شێخمان هەیە چمەمان هەیە ئەو بابەتانەمان لە ڕۆژی ئەوەی ڕەمەزان بەس تعریفمان لە سەفخان نەدیوە باشە کەوایە بە لقەیەک لە ڕۆژاوا بکات باشە گروپی میوزیک هەموو تا حەستان لە یاپراقەیە چکە پیا هەیە بەس کاکشیا حەزی سنووری کارکردنیشمان هەتا ئیدارە سەربەخۆی سۆران ڕۆیشتینە تا ئێستا کە شەقڵاوە مەسیف ڕەواندز پرسیارێک جارکێ هەبوو دگۆ یاپراق بە ساردی تێ خواردنیا بە گەرمی تێ خواردن وڵا ساردی خۆشترە تدبێ چ کاک والله من ئەبێ ئەوەندە داغ بێ زمانی بەشە بسووتی بەخواڵەوە تدبێ چێمە وڵا
زۆر گەرم نەبی نۆرماڵ من چڵە لە سەلاجەکە دانێ دانێ زۆر ساردی کاکە شیاڵ بەساردی زۆر چاوا موفق بێ سەرکەفتی بن پاشەوی ئەم شەویش کۆتایی هات زۆر سپاس کە تا بەرنامە تاڵێ زۆر خەریبی یەکتریەکەین زارێ بوەستن هێشتا مای ئەتوەڕاوەسە مەڕ بەلاتێک زۆر